لا بەرنامەی ئەمڕۆی کەناڵی گەلی کوردستانەوە ڕۆژتان باش من ڕێبینیا ڕەحمەتم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین بۆ ئەمڕۆ چەند تەوەرێکی سەرەکیمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین هەروەها لە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستانەوە پایامنێرانمان وەردەگرین بۆ وەرگرتنی دوای زانیاری لە شار و شارۆچکە جیاوازەکان ئەمڕۆ 122هەمین ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیە لەمڕۆدا پیرۆزبایی لە هاوپیشە و هاوکارانم دەکەم لە سەرجەم کەناڵە جیاوازەکان و ڕۆژنامە و پایامنێر و هەموو دەستگای ڕاگەیاندنە جیاوازەکان لە باشووری کوردستان و لە هەر چوارپارچەی کوردستان هیوادارم ئەمڕۆ بێتە بابەتێکی گرنگکات لە دوێنێ زۆر لە پایامەکان هات لەلایەن هەر یەکە لە سەرکردەکانی گەلی کورد بە کەسە جیاوازەکان ئەمە بێتە هەنگاوێکی گرنگ بە تایبەتی لەم کاتەدا کە ئێستا قەیرانێکی گەورە ڕوبەڕوومان بووتەوە ڕۆژنامەنووس و میدیاکاران ڕۆڵێکی گەورە و کاریگەری خۆیانیان هەبووە لەم بوارەدا کاری گرنگ و پۆزتیفی گەوریان کردووە لەم کاتەدا بەگەیاندنی ڕێنمایەکان بێت لەوەی کە هیچیان کەمتر نەبووە لە زۆر کەس لە کارمەندانی تەندروستی لە هێزەکانی نەوخۆ لە شوێنەکانی دیکە ئەوانش بەگەیاندنی پەیامەکان ئەرکێکی گەوریان لە سەرشانی خۆیان جێبەجێ کردو هیوادارم ژیانێکی شایستەتر هەروەها چی دیکە ڕۆژنامەنووسان بەپێی یاسای ڕۆژنامەگەری هەیە کە ڕۆژنامەنووس نابێت دەستگیر بکرێت هیوادارم پەنا نەبرێتە یاسای دیکە وەکو ئێستا زۆر لە بەرپرسەکان فێربوون کە خراپ بەکارهێنانی سۆشیال میدیا یاخود پەیوەندیەکان پەنا بەو بابەتە دەبن و ڕۆژنامەنووسان دەخەنە زیندانەوە تەوەرە سەرەکیەکانی بەرنامەی ئەمڕۆمان جگا لە باسکردن لە یادی ڕۆژنامەگەری کوردی کە هەریەکە لە لێپرسراوی لەقی سەندیكای ڕۆژنامەنووسانی کوردستان لە سلێمانی و هەڵەبجە لەگەڵمان دەبن باز لە ڕۆژی ڕۆژنامەنووسان دەکەین ئەو پێداویستانەی کە پێویستە بۆ ڕۆژنامەنووسان دابین بکرێ هەروەها کارێک بکرێت بۆچی تاوەکو ئێستا لە باشووری کوردستان کار نەکراوەکە دەستگایەکی میدیایی بەهێزمان هەبێکە لەسەر تاسەری جیهان تا دەنگدانەوەی هەبێت ئەو پێداویستانە چینکە بۆ ڕۆژنامەنووسان پێویستە دابین بکرێت بە تایبەتی لە ڕووی بژێوی ژیان و دابینکردنی ئازادی زیاتر بۆ ڕۆژنامەنووسان ئێستا لە وڵاتێکی وەکو ئەمریکا زۆتری موچەکە وەری دەگرێت ڕۆژنامەنووسێکە بەڵام لە باشووری کوردستان بۆ حاڵی ڕۆژنامەنووسان و ئەوانەی کە لە دەستگاکانی کاڵانەکانی ڕاگەیاندن کار دەکەن بۆ بەم شێوەیە ئەمە دوو تەوەر دەبێت کە لە دواتر لەگەڵ میوانەکانم گفتوگۆی لەسەر دەکەم لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا ئەمڕۆ هەر گفتوگۆ دەدەین لەسەر بابەتی ڤایرۆسی کۆرۆنا ئێستا هەنگاو بە هەنگاو دەبینین خەڵک بابەتەکەی زۆر بە سادە وەرگرتووە تەنانەت لای هەندێک لە بەرپرسان هەیە کە بابەتەکە بە سادەی وەردەگیرێت لە کاتێکدا کە تاوەکو ئێستا لە جیهاندا مەرترسی ڤایرۆسی کۆرۆنا هەرماوە لە وڵاتە دراوسەکانی خۆمان لە هەریەکە لە کۆماری ئیسلامی ئێران و لە وڵاتی تورکیا کە ئێمە کۆنتاکتێکی بەردەواممان لەگەڵ ئەوان هەیە و تاوەکو ئێستا بۆ پشتبەستن بە خواردەمەنێکی سادەی خۆشمان ئێمە پشت بە وڵاتانە دەبەستین ئاڵوگۆر ئەگەر بێت و ئاڵوگۆری گەشتیانەما بێ بەڵام ئاڵوگۆری بازرگانی ماوە زۆر کۆنتاکتمان لەگەڵ ئەو کەسانە ماوە بۆچی ئەم بابەتانە هێندە بە سادە وەرگیرا لە باشووری کوردستان بۆچی لە چاوتروکانێکدا بابەتەکان هێندە سادەکرانەوە ئەمڕۆ لە پارێزگای دووهۆک دەڵێن ئاهەنگ دەگێرین بە سەرکەوتن بەسەر کۆرۆنا بەڵام پارێزگای دووهۆک هاوسەی وڵاتی تورکیا تاوەکو ئێستا گرفتێکی گەوریان لەو بابەتە هەیە بۆ ئەم بابەت و چەند بابەتێکی دیکە میوانداری بەڕێز مامۆستا هەڵكەوت عەبدوڵامان کردووە کە نووسەر ڕوناكبیرە مامۆستا ڕۆژ باش جارە وتەیەکت وەربگرم لەسەر ئەم زۆر بە سادەی کردن ینی ئەم بەیانێ من هاتم بۆ دەوام بابەتەکان زۆر گۆڕابوون لەگەڵەوەشی کە دەوام نەبوو هێندەی ڕۆژێکی دەوام هەبوو بێ قەرەباڵغ بوو بۆ هێندە سادەمان کردووە ڕاستیە ئێمە لە سەردەمی کۆرۆنادا بۆمان دەرکەوت کە هاوڵاتیانی کوردستان لە ئاستی هوشیاری بە تایبەتی هوشیاری تەندروستیدا زۆر لاوازن و ئەگەر بەهاتایە حکوومەت هەندێک ڕێکاری پیادە نەکردایە بۆ کۆنتڕۆڵکردنی وەزعی کۆرۆنا و بدرایەتە دەست مەزاجی تاکە کەسی لەوانەیە ئێمە بارمان لە باری ئێران خراپتر بووایە بۆیە بێ هاوڵاتیانی ئێمە هەم پەروەردە بکرێن و هوشیار بکرێنەوە سەبارەت بە مەترسی ئەم نەخۆشیە و هەم دەبێ بە گومانەوە سەیری دیاردەکە نەکەن ڕاستە کۆمەڵی خێزان هەن کە بژێویان لەسەر نانی ڕۆژانەیە کە پەیدای دەکەن و ئەمە بارگرانێکی گەوری بۆ دروست کردوون سەبارەت بەوەی کە نەتوان تر لە ماڵەوە بن بەڵام بە بڕوای من تەندروستی مرۆڤ لە پێش هەموو شتێکەوەیە و خاڵی دووەمە بێمە بە گومانەوە سەیری ئەو ڕێکارانە نەکەین کە بۆ کۆنتڕۆڵکردنی کۆرۆنا دەگیرێتە بەر و خاڵێکی تر ئەگەرچی خۆشبەختانە لە ماوەی ئەم چەند ڕۆژەی پێشوودا هیچ حاڵەتێکی نوێی کۆرۆنا لە کوردستان تۆمار نەکراوە بەڵام ئەمە مانای سەرکەوتنی یەکجارێکی نییە
بۆ وەکو جەناب لە سەرەتاکەیاوتێ ئێمە ئێران لە تەنیشتمانەوەی کە ڕۆژانە بە سەدان کەس بەهۆی کۆرۆنا و کۆچی دواییەکە و لە تورکیا بە هەمان شێوە هێشتا گەرمەواتە ئایا ئێمە ئەگەر ناومان تۆکمە کردبێ ڕێکارەکانی سنوورەکانمان بۆ داخەڵبوون بە کوردستان بە تایبەتی کە ئێمە بازرگانێکی بەهێزمان لەگەڵ تورکیا و ئێران و تەنانەت بۆ خودی عێراقیش کە هێشتا کۆرۆنا تیایدا چالاکە ئەوەندە ڕێکارەکانمان بەهێزن کە ئەتە دڵنیابین بە هیچ شێوەیەک ئەوە نییە ئیختراق ڕوونادا بۆ ناوچەی هەرێمی کوردستان. باش بۆ چوونت لەسەر ئەم بابەتە بە تایبەتی ئێستاڵێن کاتی خۆپارێزی تاکە ینی هەنگاوەکان پێشووتر بە کۆمەڵ بووە کەرنتینە کراوی بەڵام ئێستا هەنگاو کە بابەتەکە ئاسایی دەبێتەوە هەنگاوی خۆپارێزی تاکە بچوونت لەسەر ئەم بابەتانی لە ڕاستیدا ئێمە لە کوردستان یەکێک لەو بنەمایانەی تەندروستی کە کارمان پێ نەکردووە تێڕوانینێکی زۆر سادەیە کاڵی خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە. ئێمە ئەبێ ئەمە بکەین بە عەقڵێتی دەستە جەمعی لە هەرێمی کوردستان و خەڵک لە دوای کۆرۆنا و لە دوای ئەو کەرەنتینەکردن و دابڕانە لە ژیانی کۆمەڵایەتی سیاسی ئابووری هەرێمی کوردستان ئیتر پەندێ وەربگرن لەوەی کە ئەمە کۆرۆنا نەبووتر لە کاتی کە کۆرۆنا تەواو دەبێتتر ئێمە دەستی لێ بشوین بە پێچوانەوە لەوانەیە کۆرۆنا ئێمەی هوشیار کرد بێتەوە سەبارەت بەوەی کە چۆن لەمە دوا خۆپارێزیمان بەهێزتر بێ بۆ نمونە دەستشتن و پاکوتەمیزی دەستشتن چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بەرامبەر و کۆنتاکت لەگەڵ بەرامبەرە ئەو خواردنانی کە ئێمە ئەی خۆین لە چێشخانەکان بێ لە ڕێستۆرانتەکان بێ لە قاوەخانەکان لە هەر شوێنێ بێ ئەبێ ئێمە زۆر وریاتر بین واتە ئەو ماوەیە کە پێی دەوترێت دابڕان یا دابڕانی پەیوەندی ئەو مەسافەیە کاڵێن لە مەترێ بۆ 2 مەتر ئەمە بێ بۆ ماوەیەکی درێژ هێشتا بپارێزرێ بۆ چونکە تۆ نازانی لەوانێ خەڵکمان تێدا هەبێ حاڵەتەکەی تیا بێ بە زۆر بە سەختی دەرنەکەوت بێ چونکە ینی فەحسیش نەکرابێ و دەریش نەکەوت بێ هەندێک خەڵکەی مەناعەتی لەشی لەوانێ باش بوو بێ کاریگەری زۆر خراپی لەسە خۆی نەبوو بێ تووشی نیشانەکانی ڤایرۆسی کۆرۆنای کردوێ بەڵام بۆ مانایە نییە ئەوە کۆتایی بێ بۆیە من جەخت لەسەرەوە دەکەمەوە کە با فەلسەفەی خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن بەشێ بێت لە دیدگا و هۆشمەندی هەر تاکێکی کوردستان نەکار بۆ ئەم قۆناغی کە کۆرۆنا تێدەپەڕێنین بەڵکو بۆ ژیانی ئاسایشمان. وەسمان بڵاوکردنەوەی ینی ترس نییە بابەتەکە بڵێن ترست هەبێت لە بابەتەکە بەڵام نەگاتە حاڵەتی تۆقااندن ئێستا ئەم ساڵکەوت ئالام ینی وەکو گینێک خۆپارێزێکی تەواوت کردووە دەمامنک و ینی دەستکێشیشت لە دەسایە بابەتەکەت سادە نەبووتەوە لای تۆ نە بە بڕوا من نەبووتەوە من هەر لە سەرەتاشەوە کە کۆرۆنا هاتووە هەتا ئێستاش کە ئەچمە دەرەوە ئەم خۆپارێزیە دەکەم من تووشی فۆبیا نەبوومەوە پێی دەوترێت تۆقان لە نەخۆشیەکە چون کاگەرێکی خۆی بپارێزێ پێویستی بە و ترس و دڵڕاوچێ نییە شەو خەوی لێ نەکەوێ و ژیانی تێکچێ و نەخێر تۆ هەندێ ڕێکار هەیە لە ڕووی تەندروستی ئەگەر پیادەی بکەی تۆ خۆ دەپارێزی و من لێرەدا ئەمە ئەوە باسکەم کە خۆپاراستنی تۆ بەشێکە لە بەرپرسیارەتیت بەرامبەر بە کۆمەڵگەش خۆ مەسەن کاتێ من خۆمە پارێزم لە بەرەوەی من بە تاقیتەنیا خۆم نیم من خێزانێکم هەیە لە ماڵەوە 2 منداڵم هەیە دایکم هەیە دایکم ئیشکەرێکی هەیە وانە ئەگەر بێت و من نەخۆشکەوم واتم کاریگەری من بەلایکەمەوە لە ئاستێکی زۆر تەسکە کاریگەریم لە ناو ماڵەکەم دەبێ ئەموو ئەو خەڵکانە دەشێت توش بکەم کە مستحقی ئەوە نین تووشی نەخۆشی ببن بۆیە خۆپاراستن بەم شێوازەی من کە هاتووم ئەمە بۆ نمایشکردن نییە لە تەلەهاوەتی کۆرۆنا دەستی پێکردووە هەتا ئێستا من بچم لە دەرەوە لە سوپەرمارکێتێ شت بکڕم یاخود پێداویستیەکم هەبێت کە کۆنتاکتم لەگەڵ خەڵک هەبێ بەم شێوازە مامەڵەم کردووە ئەجینا ئەگەر ئێمەوانەکەین ئەمساڵتەچینە سەر بابەتەی کە کۆرۆنا چی فێرکردین ئەبێ ئێمە چی هەنگاوێک بنین دوایانی ژیانی ئاساییمان چۆن ڕەچاو بکەین ئەم بابەتانەکەیتر کۆرۆنا گۆڕوویەتی لە ڕاستیە ئەگەر ناونیشانەکە تۆزێ بەهێزتریشکەم ڕاستی بکەمەوە کە ئایا ئێمە هیچ لە کۆرۆنا فێر دەبین و فێربووین بۆ چونکە یەکێ لە کێشەکانی وڵاتانی ڕۆژهەڵات ئەوەیە کەوا زاکریان زۆر زعیفە یعنی یادی مرۆڤی ڕۆژهەڵاتی بەگشتی لاوازە ینی ئەوەی کە دوێنێ ڕوویداوە یا پێری ڕوویداوە زۆر بە ئاسانی بیری ناکەوێتەوە یا کاری پێناکە کۆرۆنا لەگەڵ ئەوە جا ئەو کۆرۆنایە سروشتی بێ یاخود دەستکرد بێ وەکو هەندێک خەڵک بە پێی
تیۆری بڵێن پیلانجێڕی قسەی لەسەر دەکا حاڵەتێکە ئێمە ڕوبەڕووی بووینەتەوە و ئێمە بۆ ماوەی دوو مانگێکە بێ لە کەرەنتینە و دابڕان و ئەو هەموو ئاڵۆزی و ناخۆشیمان بە خۆمانەوە بینیوە حەقە هەندێک پەندی لێ وەربگرین یەکەمین پەند کە زۆر گرنگە بەلای منەوە لێ وەربگرین ئەبێ هەموو تاکێک ئامادە بێ بەشێ لە ئازادی خۆی بکاتە قوربانی لە پێناوی بەرژەوەندی گشتیدا واتە ئێمە کاتێ هەرێکێ لە ئێمە چوینەتە ماڵەوە کەرەنتین بووین نەچوینەتە دەرەوە خۆمان پاراستووە خەڵکی تریشمان پاراستووە دەستمان لە هەندێک ئازادی خۆمان هەڵگرتووە لەوانەیەگە ژیانێکی ئاسایی من بواە مەسە من ئەچوم بۆ پیاسە وەرزشێکمەکرد لە دەرەوە ئەچوم لە قاوەخانەیە لەگە برادێکم دائنیشتم ئەچوم بۆ سەیرانێ مەسەن بۆ ئەزمڕ یا بۆ شوێنێ ئەمە هەموو ئەمەم لێ بڕاوە واتە دەستبەرداربوونی ئەم ئازادیە تاکە کەسیە لە پێناوی بەرژەوەندی گشتیدایە کە ئەوانی دیکەیە لە کۆمەلگا ئەمە یەکەمین پەندا بێ هەموو هاوڵاتێکی ئێمە لی فێر بێ و لێرەدا خەوشیەکەیە لە کۆمەلگەی ئێمە زۆر جار ئەو کەسانەی کە تووشی ئینفلۆنزا بوون ئەوانی ئەو پەتایانەی کە ئەگوێزرێتەوە تەماشاکی چۆ بۆ دایرە و گوێی پێ نەداوە یا منداڵەکەی نەخۆش بۆ بردوێتی بۆ دایەنگە و بۆ باخچی ساوایان و گوێی پێ نەداوە حەقە ئێمە لەمەوەدا لە کۆڕۆناوە لەوە فێربین کە ئەگەر یەکێکمان یا منداڵەکەمان نەخۆش بوو نەیبینە ناو فەزای گشتیەوە بۆ نەیبینە ناو فەزای گشتی بۆ ئەوەی خەڵکانی دیکە توش نەکا لە هەمان کاتیشا خۆی ماندوو نەبێ و نەخۆشەکەی ینی ئاسەواری زیاتر و لێکەوتەی زیاتری هەبێ ئەمە خاڵی سەرەکی ئەو پەندەیە کە ئێمە لێ وەرگین خاڵێکی تر کۆڕۆنا فێری ئەوەی کردین کە کێشەکانی کۆمەڵگەی کوردستان بە تاقە حیز بوو بە تاقە زەلام و بە جەمسەرگیری چارەسەر ناکرێت ینی کۆڕۆنا یەکێکە لەو دیاردانەی کە هەموو کۆمەڵگە بە ژن و پیاوەوە بە پیر و گەنجەوە بە یەکێتی و پارتی و کۆمەڵ و هەموو لایەنەکانەوە هەمومان ڕوبەڕووی ئەم دیاردەیە بووینەوە باشە بۆ ئەمە ئێمە دەرس و عەقڵێکی لێوەرنەگرین بۆ چارەسەرکردنی کێشەکانی کۆمەڵگەی کوردستانیش بگەینە ئەو قەناعەتە کە کارەکان بە دەستە جەمعی و بە لێکتێگەیشتن و هاماهەنگیکردن نەک بە جەمسەرگیری قۆناغی داهاتوو لە دنیادا قۆناغا سەیری ئەمریکا کە ئەمریکا لەگەڵ سین و لەگەڵ هەموو وڵاتەکان قۆڵیان کردو بە قۆڵی یەکە بۆ ئەوی بەرەنگاری ئەم نەخۆشیە ببنەوە یەخۆ ڤایرۆسی کۆڕۆنا یەکێکە لە کێشەکان ئێمە کێشەی قەیرانی داراییمان ئەبێ شتی ترمان دەبێت ئەمە هەموو بێ بە دەستە جەمعی بەهی ئەوە نییە دوان بدەم بە عەرزا بەس بڵێ من ڕاستم ئەوان غەڵەت بوون لەبەرەوە ئەمە ڕوویدا کاتی ئەوەیە بە دیالۆگ ئێمە کێشەکانی خۆمان و بە دەستە جەمعی چارەسەر بکەین ئەمە با بڵێن دەرسی دووهەمە کە حەقە ئێمە وانەی لێوەرگرین بەنسبەت لایەنی حکوومەت و حکومڕانیشەوە بە یەک دوو خاڵ باس بکەین ئەتوانین درێژەی پێ بدەین کۆڕۆنا ئەوەی نیشانی حکومڕانی کوردستاندا کە کاتی ئەوە هاتووە سەرچاوەکانی دارایی خۆی فرەڕەنگ بکات یعنی دەرکەوە گەر ئێمە پشت بەس بە نەوت ببەستین پشت بەس بە دەواازە سنووریەکان ببەستین ئەوەی کە پێی دەوتەیە ئەو داهاتانەی پەیوەندی بە زەری بە هەموو ئەمانەوە هەیە ببەستین بە تەنیا ئەگەر قەیرانێکی وەکو کۆڕۆنا دروست بوو هەم حکوومەت تووشی قەیران دەکا هەم ئاساوارەکانی ئەو قەیرانە لەسەر هاوڵاتی بەهێز دەبێ و قورس دەبێ بۆیە حکومڕانی ئێمە ئەبێ بیر لەوە بکاتەوە چۆن بەشێ لە بڕەپارەی خۆی هەڵگرێ بۆ کاتی قەیران من لەگەڵ ئەو سیاسیانە نیم هەمیشە کە بەراوردی ئێرە و عێراق دەکرێت ئەڵێن لە بەغایە بانکی مەرکەزی هەیە خەزینەی دارایی دەوڵەت هەیە و هەر کاتی قەیرانێ ببێ بەشێ لەو دراوە دەهێنرێ و بەکاردێنرێ خۆ لە ژیانی ئێمەشدا دەتوانین بەشێ لەو داهاتەی هەمانە ڕێژەیەکی بخەینە بانکەوە بۆ کاتی قەیرانەکان بۆ ئەو کاتە ناچار نەبین حکوومەت ناچار نەبێ پەنا بە دەوڵەمەنەکان ببێ ینی بەس بۆ خەڵکانی پارەدارن بۆی بەشدار بن یا لە خەڵکە فەقیر و ژارەکە موچە ببڕێ یا لەوان موچە ببڕێ ینی کاتی ئەوە هاتووە ئەگەر بەڕای من ئەگەر حکوومەت ئەو پاشەکەوتەی هەبوایە بیتوانایە ئەو خەڵکی کە عەرەبانەیە تەکسیە هەموو ئەمانە دەیگێڕێ 100,000 بۆ 200,000 مانگانە بدانایەتی لەوانەیە بۆ 2 مانگی تریش تەحمولیان بکردایە واتە ئەمەش پندێکە کە ئەبێ لە بواری حکومڕانیدا ئێمە دەرسی ئەتوانین مامۆستا ئەمە وەری وەگرین ئەم پندانە چونکە یعنی ئێمە هەموو ساڵێک نابێت لە قەیرانی داراییش ڕزگارمان بوو پێشووتر هەمان ئەم قسانە کرایەوە پێویستە چاکسازی بکرێ پێویستە پشت بە کەرتی کوشت و کاڵ و پیشەسازی و بەرهێنانی ناوخۆی ببەسرێ بەڵام ساڵێکیش قەیرانی دارایی ڕزگارمان بوو پارێکی باش دیسان هاتەوە ناو ئەرێمی کوردستان و هیچ سوودێکمان لێوەرنە بەس ئەم کێشەیە وەکو کێشەی قەیرانی دارایی نییە لە سەردەمی قەیرانی داراییە جیهان لە قەیرانە نەبوو ئەوەی کە لە قەیرانە بوو ئێمە لە قەیرانە بووین
ئێمە و عێراق لە قەیرانە بووین لە ئەنجامی شەڕی داعش و هەموو گرفتانە بەڵام ئێستا جیهان بەگشتی ڕوبەڕووی قەیرانێکی گەورە بۆتەوە واتە ئەگەر جاران دەوڵەتانێکیش هەبوو بێ ئیمکانێتی ئەوە هەبوو بێ پشتگیری کوردستان بکەن لە کاتی قەیرانەکەیە ئێستا ئەو دەرفەتەش لاواز بووە بۆیە لەبەرەوەی قەیرانەکە بە تەسەووری من لە ئێستاوە بۆ 3 ساڵی داهاتوو قەیرانێکی زۆر گەورە لە جیهاندا و بە تایبەتی کاریگەریەکەی لەسەر کوردستان زۆر دەبێت ئێمە زانین نرخی نەوت وا دابەزیەوە گە سەیری وەزی ئەمریکاکەین چۆتە ژێر سفریشەوە ئەمە بۆ خۆی دەبێت هەرێمی کوردستان و ئاگا بێنێتەوە کە نابێ وەکو سەرچاوی دارایی بە تاقی تەنیا چاوەڕوانی بەغابێ ئەگەر بێت ئێمە بە تاقی تەنیا چاوەڕوانی ئەوە بین ناگەینە نەتیجێ ئەشەوەکو تاکیش مامۆستا ئەگە سەیری بکەی ینی ئێمە پێشترە و قەیرانشمان بینی قەیرانی دارایشمان بینی ئێستا ینی لە حاڵەتی لە نێو قەیرانەکەین مانگی پێشوو 45 ڕۆژ بوو نازام چەندێک بوو اینجا مەعاش هات ئەم مانگەش وا بۆ چ ڕۆژە چێ دەنگی مەعاش هەر نییە ینی موچە جاری هەر دەنگی نییە و کەس نازانێت لەوانە بکێتە 45 یا 6 ڕۆژ اینجا موچەت پێ بدرێ سێرەکەی لەکردنەوەی دەرفەتێکە زۆر خەڵکە بینی مەسروفێکی دارایی زۆرە کات ئەچێ بابەتێکی زۆرە کڕێ گەشتێکە کات نازانم ئەشکاڵ و ئەنوا شتە کڕێ ئەمانە ئێمە نابێتەوانە بوومان ئێمە بۆ خۆی یەکێک لەو شتانی کە هاوڵاتیان ئەبێ لە کۆرۆنا دەرزۆرگرن و سوودی لێوەرگرن بۆ قۆناغی داهاتوو بریتێ لەمەی خوارەوە یەک هەر کەسێک بڕەپارەیەکی پێیە یا هەیەی هەندێک کەس توانیوێتی تۆزێک کەڵەکە بکە بە بڕای من دەست بۆ پارەیەوە بگرێ یعنی ئەگەر هات و ئاسایی بۆ 2 مانگیش بە دوای یەکە مەعاشی لە کاتی خۆیان وەرگرت ئەم پارەیە سەرف نەکا بۆ لەبەر ئەوەی قەیرانەکە درێژخایان دەبێت تۆ پێویست بەوە هەیە بڵین پارەیەکی کەڵەکە بوت هەیە بۆ کاتی قەیرانەکان قەیرانی تەندروستیە قەیرانی ئابووری خۆتە وەکو خێزان و خاڵێکی تر ئەوەیە کە ئەو کەسانش کە پشتیان بە موچەی حکوومەت بەسوە بەڕای من پێویستە بیر لە سەرچاوی دارایی تر بکەنەوە لەبەرەوەی لە مەدای 3 ساڵی داهاتووە حکوومەتی هەرێمی کوردستان لەوانەیە نەتوانێت بەو شێوازە مەعاش بدا و بۆ بڕەش بیدا کە هاوڵاتیان تێر بکە ئێستا یاسای چاکسازی هاتووە ئەو یاسای چاکسازیە جێبەجێش بکرێت بەشێ لە کێشەکە حەل دەکا لەبەرەوەی ئەوەی کە کێشەکەی ئەوە نییە بەتەنیا بۆ نمونە تۆ دەوڵەمەنەکان هان دەدەی دەوڵەمەنەکان هانەدەی بێ کاری خێرخوازی بکە پشتگیری بکە خەستەخانەیە دابنێ یا شتێ دابنێ ئەمە بە تەسەووری من ئابووری ناز نیم ئەگەر حکوومەت بێنێ باج لەو کۆمپانیانە بستەنێ ملەتیش لەو منەتە ڕزگار دەکا کە پارەدارەکان فریایی بکەون لەبەر ئەساسن ئەو کۆمپانیایە ئەرکی سەرشانێتی بێ باج بدە ئەگەر باجەکە بدا لەوانەیە زۆر لەو پارەیە زیاتر بێ کە ئەیکا بە خێر و خەستەخانی پێ دروزەکە یاخود خەڵکی پێ پۆشتە دەکاتەوە ئەمە فەلسەفەیەکی چەوتە لە بواری مرۆڤ ناسیدا لەبەرەوەی تۆ دەوڵەمەنەکە ئەرکی سەرشانێتی بە پلەی یەکەم جارێ باج بدە کە باجیدا ئەمیش بەشێ لە کێشەی دارایی چارەسەر دەکا لەبەرەوەی من لە وڵاتی دانیمارک ژیاوم لەو شارەوانی کە من تیا ژیاوم ئیشم دەکرد نسبەتی زەریبە 145 بووە یعنی چیم پیا کردوە 145 حکوومەت بردوێتی بەڵام خەستەخانە بە بەلاژ بووە خوێندنی منداڵ بە بەلاژ بووە هەموو ئەم شتانە هەبووە لەبەرەوە باج کارێکی زۆر باشە بۆی حکومڕانی خۆی پێ بنیاد بنێ نەگەوەی پشت ببەسێ بەوەی نەوت هەڵبەز و دابەزە ئەمڕۆ دێت و سبەینێ نایە پاش ئەگەر باج بەو شێوەیە بێت کە باست کرد ینی ئێمە لە ڕووی مرۆڤایەتەکەی قسەی لەسەرەکەی لە ڕووی ئینسانێتەکەی و کۆمەلگاکەمانەك زیاتر وەکو گوتت ینی بابەتەکە پسپۆری ئابووری نیە ئێستێمە قسەی لەسەر بکەین بەڵام هەست ناکە بژێویش زیانی مرۆڤەکان زیاتر قورسترە بن لە تایبەتی لەم کاتەدا ئەمە بۆ خۆی دۆڵەمەندەکانمان ئێستا خەرزاری حکوومەتن خەرجەکانی نایەنەوە من مەبەستم لە قسەکەمەوە بوو باج بە پێی هاوڵاتی لە ئاستی ئیشەوە لە ئاستی خوارەوە بۆ سەرەوە دەڕوا من باسی ئەو تەبەقەی سەرەوەم کرد کە خەڵکانێکی زۆر هەن ئەوێ سپاسیشیان بکەین کە هاوکاری کۆمەلگەیان کرد لەم قەیرانەیە بەڵام تێڕوانینەکەی من بێبایەخکردنی ئیشەکەی ئەوان نیە بەقەدر ئەمێ پەیامێ بگەێنم حکوومەت دەتوانێت لە ئاستی سەرەوە ئەو باجی کە دایانێ لەسەر دەوڵەمەنەکان کە ئاستەکەی بەرزترە کۆمپانیەکانی نەوت تا ئێستا کۆمپانیەکانی نەوت هەموو ئەو کۆمپانیانە حەقا چی باجیان لەسرە قەرز بیدەنەوە و ئەو باجیان لەسەر نیە مامۆستا هەڵکەوت کۆمپانیای نەوت لە باشووری کوردستان باجی لەسەر ئەبێ لەسەری بێ ئەگەر لە سەری نەبێ ئەبێ لە سەری بێ خۆ تۆ هەموو کۆمپانیایە گەسا هاوڵاتیەکی سادە لە وڵاتێکی پێشکەوتو بە پێی مەعاشەکەی خۆی بۆ نمونە بڵێن 500,000 پیاکە بە پێی ئەو 500,000 خۆی 25,000 دا زەریبە واتە بەشدار دەبێ
ینی بارگرانی نابێ بۆ هاوڵاتی ئەگەوێت و لە 500 مامسەبگەڕێن سەر بابەت سەرەکیەکەی خۆمان ئێمە لە کۆمەلگەی ڕۆژهەڵاتین کۆمەلگەی ڕۆژهەڵاتی زیاتر خەڵک کۆنتاکتێکی زۆری هەیە کە ئاکتی ئەگەن بە یەک محەبەتێکی زۆر بۆ یەک دەرەبڕن دەبێت لە کۆرۆنا فێربوو بینیتر ئەم بابەتانە کۆتایی پێبێنی نیە ئەمە بابەتێکی کۆمەڵایەتیە ناتوانین دەستبەرداری بین بە بڕوای من کۆمەلگەی کوردی کۆمەڵێ دابوو نەری جا ئاینی بێ عەقیدی بێ یاخود کۆمەڵایەتی بێ تایدا ڕێگی داکوتیوە وا بزانم بە تاقی تەنیا کۆرۆنا ناتوانێت چارەسەریکە ئەمە پێویستی بە پەروەردەکردنێکی درێژخایان هەیە تۆ ئەبێ هاوڵاتی لەوە تێبگا کە لەمەوە دووە هیچ پێویست بەوە نەکا یەکتری ماچکەن کاتێ یەکتریە بینن هیچ پێویست بەوە نەکا باوەش بە یەک بکەن کاتێ یەکتریە بین واتە مۆدێ شێوازی خۆشەویستی دەربڕین بۆ یەکتری گۆڕانی بەسەردا بێ من بۆ خۆم ڕۆژبینم بەرامبەر بۆ بۆچکە هەر لە سەردەمی کۆرۆنا کە خەڵکانی وەکو ئێمە دەمامکمان دەبەست و خەڵکانی دیکە هەم نەیان دەبەست هەم کە ئەو بینی یەکتریان دەبینی هەروەکو جاران باوەشیان بە یەکتریا کرد جامە باگراوندێکی کۆمەڵایەتی هەبێ یاخود ئاینی ئێستا من یەکێ لەو ترسانی کە هەمە ڕەمەزان دەست پێەکە کە ڕەمەزان دەست پێ دەکا خەڵکانێکی زۆرتر ئەچنەوە مزگەوت و تەراویحی ڕەمەزان ڕوەدا ئایا وەزارەتی کاروباری ئەوقاف و کاروباری ئاینی ڕێکاری چییە بۆ ئایا مزگەوتەکان ئەکرێنەوە ئەگەر ئەکرێنەوە چۆن ئەکرێت چکە ئەو پەیوەندیە ئاینیش کە لە ڕەمەزانە زۆر گەرمە بە تەراویح و بە نوێشکردن و بەوانە ئەمیش بۆ خۆی مەترسێکی گەورەیە واتە گۆڕینی عادەت و دابوو نەریتەکان کارێ نییە نەخۆشیە بە تاقی تەنیا بتوانێت بنەبڕیکا بەڵکو پێویستی بە پەروەردەکردن و هەندێک یاسا و ڕێکاری تایبەتی هەیە بۆی بتوانی لاوازیکەی سیرکردنی ئەو کەسانەی کە بۆن و نەخۆپارێزی بەکارهێنن ئێستا لەم قۆناغەشە ئەبێت تێڕوانینی کۆمەلگا بۆ کەسانە چۆن بێ بە بڕای من لەوانەیە یەکێگەگەر بۆ نمونە من ببینێ ئاوایی ساڵێن کۆرۆنا ئێمە سەرکەوتوین بەسەریا ئەمە بابێ ئەڵێ وا بزانێ من تووشی فۆبیا بووم یاخود وا بزانێ من دەمەوێت خۆم دەربخەم لە ڕاستیدا خۆپاراستن بە هەر شێوازێ بێ با بەم شێوازەش نەبێ بە هەر شێوازێ بێ لە سەردەمی پەتا گشتگیریەکانی جیهاندا پێویستە و ئەرکی سەرشانی هاوڵاتیە ئەمە هی ئەوە نییە بڵێ وەڵام من توش نابم یا وەکو هەندێک تێڕوانین هەبوو ئەگەر بیری بێ لە سەرەتایان و ڕۆژهەڵاتیەکان تووشی هین نابن لەبەرەوەی هەتاوێکی زۆر لیانەدا لەشیان ئەوەندە بەهۆی هەتاوە گەرمە ڤایرۆسی کۆرۆنا دەرەقەتی نایە یاخود لەبەرەوەی ئێمە خەڵکی عەقیدەدارین و باوەڕدارین و خەڵکانی کافر نین ئەوە تا ئێمە خەڵکمان لێ نامرێ بەڵام تەجروبەکانی چواردەورمان چ لە ئێران و چ لە وڵاتانی عەرەبیش نیشانیدا نە عەقیدەی ئاینی و نە ئەو تێڕوانی نەچەوتانە ڕێگر نییە لەوەی کەوا هاوڵاتیان تووشی نەخۆشی نەبن چاوەڕێی چی بکەین ینی ماوە چاوەڕێی ماوەیەکی درێژ بکەین بە بڕای من وەکو سەرەتا نەبێ وەکو کەرەنتینەکردن و ئەم مۆدێلە بەڵام شێوازێکی تر بدۆزینەوە بۆ مامەڵەکردن لەگەڵ یەکتری و حکوومەت نەکەوێتە ژێرفشاری خەڵکەوە بەداخەوە یعنی من وا هەستم کرد لە ماوەی ئەم سێ چوار ڕۆژەی پێشووتە خۆ ڕۆژنامەنووسی ئەگەر دیقەت بدەیت کە ناڕەزایەکان بەرز بوون مەحافظ بڵێن پارێزگاری سلێمانی هادووتی ئێمە تا ڕۆژی ئەم پێنجشەمەیە کە دێ ئێمە بەردەوامە بین لە پێشا تا سەری مانگ بوو دوای وتیان تا 22-23 مانگ بوو هەرەوەندەی خەڵک چۆ سەر شەقام و داوای کرد وتی ئێمە بەشێ لەوە دەکەینەوە هەندێک خەڵکی تر ناڕەزایی دەربڕی بەشێکی ترەکاتەوە بابەتێکی واقعی نییە مام ساڵکەوتیانی تۆ حکومەت ناتوانێت ئەو کەسی کە بژێوی ڕۆژانەی ئەمە لە ڕووی واقعێتەوە وایە بەڵام من پەیامەکەم ئەوەیە حکوومەت جا لۆکاڵی بێ یا مەرکەزی پێویست ناکە قسەیە بکە کە نەتوانێت جێبەجێیکە وەنیە تۆ بێ بە واقعی سەیری وەزعی خەڵکەکەی ئەو کاتەوەرە خۆپارێزی لە ناو خەڵکدا هوشیارەکەی بەرزکەرەوەی خەڵک لەو ئاستەدا ئەو کاتە توانانی ڕێگەشی پێ بدەی وردە وردە بکرێتەوە حتا دەوامەکان تۆ توانی بیکەیتەوە بەڵام بە ڕێژەیەکی کەم خەڵک دەوام بکە و کاروباری خەڵک ڕایی بکە و بە ڕێنمایی بێ بڵێ کە تۆ هاتی بۆم دایرەیە ئەبێ دەستکێشە لە دەستابێ یاخۆ ئەبێ کە داخل بە دایرەکە بێەوە نییە دەمامک ببەست یعنی ئەبێ هەندی ڕێکار هەر بەردەوام بێ بۆ ئەوەی ئێمە دڵنیابین کە بە تەواوەتی بن بڕوە بە تەسەوری من ئەبێت تا کۆتایی مانگی 5 بڕوە من بۆ خۆمەوە تەسەورەکەم اینجا توانین دڵنیابین لە کوردستانە بۆچکە ئەو دەورەی ئێرانیش وردەوردە تا کۆتایی مانگی 5 لاوازە بێ ئەوەی تورکیاش لاوازە بێ چونکە هەر ئێمە لە ناوەوە نییە لە دەریشەوە مەترسیمان لەسەر تێڕوانینی کۆمەلگانی زۆر جار ئەوانەی کە تووشی نەخۆشیەکە ئەبن یا ئەوانەشی کلەکە لە کەرەنتینە کراون تێڕوانینێکی جیاوازیان بۆ کرێ خەڵک وا دەزانێت بە بڕای من ئەمە تێڕوانینێکی زۆر چەوتە بە هەزارەها لە ئێمە
تووشی پەتای وەرزی بووین ینی تووشی ئینفلۆنزا و سەرما بوون و بە تایبەتی ساڵی پار 2019 پەتای ئینفلۆنزا پەتایەکی زۆر بەهێز بوو خەڵکەی گر جاریەوە بە 2 مانگ پێوە ئێمایەوە تێڕوانی لەناو خەڵکە هەیە وا بزانێ ئەوەی کۆڕۆنا دەگرێ پیسە ئەوەی کۆڕۆنا دەگرێ شتێکی قێزەونە ڤایرۆسی کۆڕۆنا ژۆکو هەموو ڤایرۆسەکانی دیکە وایە کاریگەریەکانی جیاوازە ینی کاریگەری لەسەر لەشی مرۆڤ جیاوازە لەبەرەوە خەڵک بە پێچەوانەوە من قسەی پزیشکێکی بەڕێزم بیر دێتەوە لە کورسات قسەی کرد وتی ئەبێ ئێمە سوپاسی ئەو کەسانە بکەین کە تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوون چونکە بەهۆی ئەوانەوە ئێمە ئەتوانین پێکوتەی چارەسەرکردن بدۆزینەوە واتە ئەو کەسە کە توش بووە ئەبێ وەکو نیعمەت سەیری بکەین نەگۆکو نیقمەت یعنی پلازماکەی تۆ دەرێنی هەم تەجروبەی لەسەر ئەکرێ هەم لە هەندێک خەڵک دراوە کە توش بووە مەناعەتی بەرز کردوێتەوە لەبەرەوە توشبوونی ڤایرۆسی کۆرۆنا حتاوەی کە کۆچی دوایش دەکا ئەوەندە قێزەوە نییە تۆ وەکو شتێکی پیس فڕی بدەیت یعنی ئەمە تێڕوانینێکی زۆر شەوتە نەخۆشیەکە لە نەخۆشیەکان باش چی بکەین بۆ قۆناغی داهاتوو وەکو دواکوتە شت وەکو دواکوتە من پێم خۆشە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر نەکەوێتە ژێر فشارەوە ئەگە پێی دەکرێت وەزی ئابووری و کەسانی خراپن بە شێوازە لە شێوازەکان چارەسەر بکە ئەگەر کاتیش بێ و هەوڵ بدەین ئەم خۆپاراستنە بە بەردەوام بێ بۆی لە داهاتوە تووشی کارەساتی گەورە نەبین و هەوڵ بدەن ئەم کێشەی قەیرانی دارایە چارەسەر کە چکە ئەگە تووشی کۆڕۆنا ببینەوە یان نەخۆشیەکی لەو بابەتە لە داهاتوو بۆ 2 مانگی تر کەرەنتینەکردن ڕوو بدە و بزانم هەرستێنان دروزەکە و ئەو هەرستێنانە لەوانەیە کار لێکردن و لێکەوتەی خراپی ناو هاوڵاتیانی هەبێ بەوەی ناڕزایی دەربڕن بەوەی ئەوە نیە ینی جۆرێ لە خۆپیشاندان بکەن حکوومەت ئەبێ بە جددی سەیری باری ژیانی هاوڵاتیانیشکە مەناعی ئابووریان بەهێزکە بۆی بتوانن مەناعی تەندروستیشان بەهێز بێ زۆر سپاس بەڕێزمەم ساڵکەوت عەبدوڵا نووسەر و ڕوناكبیر سپاس بۆم تەوەری بەرنامەکە کە لەگەڵمانە بووی یەکێک لە بورگەکانی دیکەی بەرنامەکەمان بورگەی نیگایە چەند فۆتۆیەکە بە بینەری و بورگە بین دواتر دەگەڕێنەوە
وتمان کە ئەمڕۆ یادی 122 ساڵەی ڕۆژنامەگەری کوردیە لە ئەمڕۆدا کە ڕۆژنامەنووسانی کوردستان لە بارێکی جیاوازن وەک لە بارەکانی دیکەی پێشوو ئەمە یەکێکە لە بەیاننامەکان بەیاننامەی لەقی سلێمانی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان چەند خاڵێکی گرنگیان سۆتە ڕووەک و داواکاری بۆ لایەنی پەیوەندیدار کە زیاتر پەیوەندی بە ڕۆژنامەنووسانەوە هەیە لە ڕووی دابینکردی امتیازات و پێویداویستیەکانی ژیانیان هەروەها لە ڕووی ئەوەی کار بکرێت بە یاسای ڕۆژنامەگەری کوردی وەک پێشتر لە پێشەکێکەش ئاماژەم پیا بەداخەوە کە ئێستا ئێمە لە باشووری کوردستان یاسایەکی ڕۆژنامەگەریمان هەیە یاسایەکە تا ڕادەیەک باشە ینی لەوانێت طموحی ئەمانە بێت بەڵام لە چاو وڵاتانی دیکە یاسایەکی باشە ئەگەر کار بە یاساکە بکرێت بە تەواوی بەڵام بەداخەوە ئێستا بەرپرسەکان و لایەنە پەیوەندیدارانی دیکە فێری بابەتێکی نوێ بوون کە جۆرە لە فێڵکردنێکە با بە ڕوونی ئاوا بڵێم کە دەڵێن لەسەر ڕۆژنامەنووسان کە کاتێک سکاڵایان هەیە دەڵێن یاسای خراپ بەکارهێنانی هۆکارەکانی پەیوەندیکردن یاخود سۆشال میدیا بەکاردێنن بۆی ڕۆژنامەنووسان بە هەر جۆرێک بێ بیان خەنە زیندانەوەکە ئەمە لە کاتێکدا کە لە یاسای ڕۆژنامەگەریە بە ڕوونی هەیە کە ڕۆژنامەنووس نابێت زیندانی بکرێت لەسەر مافو امتیازاتی ڕۆژنامەنووسان هەروەها لەسەر بابەتی ئەوەی کە پێشتر قسەم لەسەر کرد کە بۆ دەستگایەکی میدیایی بەهێزمان تاوەکو ئێستا لە باشووری کوردستان نییە کە لەسەر تاسەری جیهان هەدەنگدانەوەی هەبێ هەندێک دەستگای میدیاییمان هەیە دەستگای میدیایی بەهێزن بەڵام ئەوە نییە کە لەسەر تاسەری جیهاندا دەنگدانەوەی هەبێ سەرچاوەیەکی گرنگی زۆر شوێنی دیکە بن لەسەر هەندێک بابەتی دیکەش بە تایبەتی مافی خانەنشینی و هەندێکە و مافێکە بۆ فەرمانبەران و مامۆستایان هەیە بۆ ڕۆژنامەنووسان نییە قسەی زیاتر لەسەر بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز کاروان ئەنوەر لێ پسراوی لەقی سلێمانی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کاکەڕان ڕۆژ باش و پیرۆزە زۆر سپاس مەمنونم کاکەڕان ئەوەی لە خۆشتان ئاماژەتان پێداوە و ئێستا لەم حاڵەتێکی ینی کتوپڕوو لە ناکاوین ئێمە بەڵام لەوانەیە زۆر کەس هەیە ئێستا ڕووی لە ئێوە بێ لە ڕووی بەرگریکردن لە ڕۆژنامەنووسان لێ پسراوی لەقی سلێمانین و لەناو سەندیکای ڕۆژنامەنووسانە پۆستێکی باڵاتان هەیە بۆ لە زۆر بابەتە ئێوە ناڵێن بێدەنگ بوون لەوانێن بەیاننامەی ناڕزاییتان دەربڕی بێ ڕۆشتون بەدەمەوە بەڵام نەبوونەتە فشارێکی بەهێز وەکەوەی کە سەندیکا جیهانیەکانە ئەبینین ڕاستە سەرەتا من ئەوسڵاو بۆ تۆ بۆ ستافی گەری کوردستانی خۆشەویست ئەمە پیرۆزبای خۆم ئاراسی سەرجەم ڕۆژنامەنووسانی دەبەری خۆمان بکەین لێرە سنووری لقەکەمان دەور و پشتی سلێمانی هەڵەبجە گەرمیان و کوردستان و هەموو جیهان بەڕاستی ئێمە ئەمڕۆ کە 122 ساڵی ئەپەڕێنین بەسەر تەمەنی لەدایکبوونی یەکەم ڕۆژنامەی کوردیە بۆیە ئێستا لە ئاستێکی زۆر باڵاتر و لە ئاستێکی زۆر گەورەتر و لە ئاستێکی زۆر پێشکەوتوترا بووینەیە بەڵام سەرباری ئەوەی کە ڕوویاوە ئەوەی کە هێشتا ئەتوانم بڵێم لەگەڵ ئەم هەموو شەڕ و شۆڕ و نەخۆشی و پەتا و کێشە و ڕاکردن و ئاواریە میدیای کوردی لە ئاستێکە ئەکرێت ئێشتا بڵین سواز بخۆ ڕاستە من پێ دەڵم سەندیکای ڕۆژنامەنووسان ڕۆڵی سەندیکایی لە 100% نەبینیوە بەڵام بیرت نەچێ ئەم سەندیکایە زادی ئەم کۆمەڵگەیە زادی ئەم بیژینگەییە کە هەموو شتێکی هیچی لە 100% با بڵین کۆمپلێتلی باش و تەواو نییە ئەیدێت چۆن ئەبێ سەندیکای ڕۆژنامەنووسەکە تەنها سەندیکاکە تەواو بێ ئەن ئەگەر حکوومەتەکە حکوومەتێ بێ لە 100% خزمەتی خەڵک نەکە کەواتە تو ناتوانین سەندیکاکە لە 100% خزمەتی خەڵک بکە بۆ لەبەرەوەی سەندیکا لە حکوومەتەوە لەدایکە بێ لە خەڵکەوە لەدایکە بێ لە گەڕەکەکانەوە لەدایکە بێ لە بیرکردنەوەی تاکی کوردەوە لەدایک بووە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەم سەندیکایە پشت بەستوو بە یاسایەکی کاری ڕۆژنامەوانی کە یاساکە وەکتۆ لە پێشەکە باست کرد یاساکە یاسایەکی زۆر گونجاو و مۆدێرنە ئەکرێت ئێمە لێرەوە دەست پێ بکەین تاوە تا ئێستا ناومانە 22 ئەتوانم بڵێم 28 ساڵە ئێمە ئیشی ڕۆژنامەگەریەکەی نەژێر دەسەڵاتی کوردی خۆمانە لە باشوور کاتی ئەوە هاتووەکو ئێمە لە بەیاننامەکەیان نووسیمان ئەیتر بەجددی بڕۆینە قۆناغێکی کەوە یعنی هەر 25 ساڵ جارێتوان بڵێم عەقدێکە لە زەمن دوای ئەو 25 ساڵای تر پێویستەکە بیگۆڕین چی بگۆڕین حتمما بێتۆ بەرەو باشی بیگۆڕیت ئەبێ بەرەو چاکسازی بیگۆڕی ئەبێ بەرەو بیرکردنەوەیەکی منطقی تر بیگۆڕی ئەبێ بەرەو ئەو بیگۆڕی کە تۆ میدیایەکی نیشتیمانی نییە کە ببوونە ناوەندێکی فشار بۆ سەرلایەنە پەیوەندیدارەکان و حکوومەت بۆ ئەوەی ژیانی ڕۆژنامەنووسان باشتر بکرێت من خۆم لە ئەدای سەندیکاک و لە ئەدای خۆشمان ڕازی نیم چونکە بەڕاستی سەندیکا نەقابەی یعنی باڵێن ئیشی نەقابی ئیشی ئەوە نییە کە تۆ دابنیشی ئیشی ئەوەیە کە دابنیشی لەگەڵ حکوومەت گفتوگۆ بکەیت
شەڕ بکەی بۆ مافی ئەندامەکانی خۆت ئێمە ڕاستە لێرە کەم تا زۆر ئەوەی کە کراوە سلێمانی توان بڵم بە دەر لە شوێنەکانی کە سلێمانی جیاواز هیچ سڵی لە هیچ شتێک نەکردوێتەوە شەڕی بۆ ڕۆژنامەنووسان کردووە چ بۆ دابینکردنی پێداویستیە چ بۆ کەلوپەل و جلوبەرگ و کتێب و ئەمانە بۆ ئەوەی کە زەوی بۆ دابینکردون بەڵام لەگەڵ ئەوە شایشتار ئەکرا زۆر ئێمە لەمە زیاتریش بکەین بۆ لەبەری تۆ ئەم نەقابەیە تاکە شوێنێکە کە بەرگری لە ڕۆژنامەنووسەکان ئەگەر بێت و سندیکاکە بەرگری لە ڕۆژنامەنووسەکانی خۆی نەکات بێگومە سندیکایەکی فشۆڵ دەرەچێت ئەکرا زۆر زیاتر بێت یانی کەڵم زۆر زیاتر ینی وەک ئەو نەقابانی کە لە ئەوروپا هەن لە ئەوروپا نەقابەکان ینی بەڵێ دەسەکە بە قوڕی شێرە بۆی نانی ئەندامەکانی خۆیان دەربێنن لێرە کەم تا زۆر ئەم لێرە کردووانە تەنانەت بۆ دابینکردنی کەلوپەل و پێداویستی توبیشینی ئەوەی کە پێوتر دەستکێش و کە مامۆمانی ئەمە توانیمان بۆ وەکو سلێمانی ئەڵێم بۆ ئەو پامێرانی کە لەسەر جادەکە کارەکەن ینی مەیدانیەکان ئەوشمان بۆ دابینکردون زەویمان بۆ دابینکردون جلوبەرگ و هێلک و کەلوپەلی پێداویستی کتێب زیاتر لە 14 کتێبم بە ئامادەکراوی بۆ ڕۆژنامەنووسانی سنووری سلێمانی ئامادەکردو بەڵام هەر ئەکرا زیاتر بێت هەر ئەکرا ئەوەی کە ڕۆژنامەنووسێک کە لە شوێنێکەوە معیشتی بەرەو خراپی ئەڕوات گوزەرانی خراپە ناکرێ بەم شێوەیە بێت کە تو دابنیشی سێ بەسمانی لەوانەیە من ئاگام لە هەندێک کارتان هەبێ بەڵام لە ڕۆی یاساییەکە کاتێکە ڕۆژنامەنووسان تووشی گرفتە بن ئێوە چ هاوکارێکیانەکەن ئێمە پارێزەرمان هەیە و ئێمەش تاکە سندیکایەکی شەرعین کە ئەتوانین لەگەڵ ڕۆژنامەنووسەکە بڕۆینە دادگا و پۆلیس و ئەمانەوە بەڵام وەکو تۆ باست کرد بەداخەوە هەندێک کەیس هەیە سکاڵاکە بە سکاڵای یاسایەکە بە یاسای سادانی عراقی بە یا بە یاسای خراپبەکارهێنانی ئامێرە بێت کە ئێستا فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکان لە باڵین لە یاسای خۆمانە لە یاسای ژمارە 35 حسابی ئەوەی بۆ نەکراوە کە ئەمە کەناڵە ئەمە باڵین میدیایە بۆیە دادوەرەکان هەڵەسن بە یاسای خراپبەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان سزای ڕۆژنامەنووسەکانیان ئەو حاڵەتش ئەبینی دەستگیرکردنی تایە کە دەستگیرکردنیش لە یاسایکاری ڕۆژنامەوانیان نییە بۆ ڕۆژنامەنووس ئەگەر بێت و بابەتێکی ڕۆژنامەوانی بێ ئەمە یەکێکە لەو دەریایە کە پڕپڕە لە کێشە بۆ ڕۆژنامەنووسان بەڕاستی ئەتوانم بڵێ ئەمە یەک لە کێشەکانە باسی یاسایم کرد ئەمە هەر لەسەر و بابەتە بڕۆم یاسای مافی بەدەستێنانی زانیاری یعنی یەکێکە لەو یاسانەی کە یاسایەکی زۆر باش ئەگەر بەکو خۆی پێڕەو بکرێت بەڵام تاوکو ئێستەوەی کە بینم ینی زۆر جار لە لانە پەیوەندیدارەکان لە حکوومەت لە تەنانەت ئەو شوێنانەشی کە ئەبێ دەستکراوە بن بە پێدانی زانیاری و داتا بە ڕۆژنامەنووسان کاری پێ ناکەن کاکە ڕێبینەوە ئەتوانم بڵم کەم تەرخەمی لە ئێمە ڕۆژنامەنووسە چکە یاساکە یاسایە دەرچووە پەرلەمان دەنگی لەسەراوە سەرۆکی هەرێم لە کاتی خۆیان ئیمزای لەسەر کردو یاسایەکی شەرعی قانونیە ئەم یاسایە جێبەجێکرێت یاسای ژمارە 11 ساڵی 2013 بەڵام کە تۆ نەڕۆیت نووسراوێک نەخیتە بەردەستی وەزارەتی نەوت بۆ نمونە زانیاریت لە ئاسمان و بۆ نایەتە خوارەوە بە پێ و یاسایە ئەگەر هاتو زانیارێکی لێ قۆڕق کردی سکاڵای لەسەر تۆمارەکەیت بەڵام ئێمە خۆمان مەسەن هەر بە تەلەفۆنەکەم حاولەکەین زانیاری وەرگین ئەم ئەو حاڵەتەیە ئەتوانم بڵێم ئەو یاسایەش هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە جێبەجێکردنی درراوە بە دەستی سەربخۆی مافەکانی مرۆڤ نازان بۆچی نەدرا بە حکوومەت بۆچی نەدرا بە پەرلەمان ئەوش ئەو جێ پرسیارە ئەو بۆ یاسای دووهم بەڵام وەک یاسا کەم دەوڵەت هەیە یاسای بەدەستێنانی زانیاری هەبێت ئێمە وەکو هەرێمێک یاساکەمان هەیە خۆشبەختانە تۆم بڵێم یاسایەکی باشە لەگەڵ ئەوەی هەنیە تێبینی و پێینم لەسەر مەتاتێتی ئەمنی قەومی و با بڵێن بابەتە نهێنیەکانی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە کە تو یاسایەکەت هەبێت زانیاری بە یاسا بخرێتە بەردەست بێگومان یاسایەکی باشە بێگومان ئێمەش ڕۆژنامەنووس تەنها بۆ ئێمەش نییە بۆ ئێمەش و بۆ هاوڵاتیانیشە خەڵک بە یاسا داوای زانیاری بکات نەک ئەوەی لە خۆیەوە لێرە و لێوێ لە سەرچاوی نەزانراوە وەرگێ بۆیە ئێستا ئەتوانم بڵێم دوو باشترین یاسا لە هەرێم لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەندا ئێمە هەمانە وەک یاسا هەم یاسای ژمارە بابن یاسای بەدەستێنانی زانیاری لەگەڵ یاساکاری ڕۆژنامەوانی هەردوو یاساکەمان باشە بەڵام ئەگەر بێت و دادوەرێک بەنابێتە بەر یاسای سادانی عراقی کە لە سەردەمی ئەحمە حەسەن بەکرا نووسراوە ئەمە دەسەڵاتی ئەوەی تیانە کە تۆ بڵێ یاسای باشم هەیە یاسای باشت یاڵی خوڕمان لە بەسرە و لە خانەقین زۆرە بۆیە ئێمە کار بۆ ئەوە بکەین کە کاری ڕۆژنامەوانی بە یاسای ڕۆژنامەوانی بێ دوو بەدەستێنانی زانیاری بە بڵین قۆرق نەکرێت لەسەر کەسێک لەسەر کۆمەڵێک کە خوان بە دەردی کوردەواری لە زمانیان لووسە و نازانم چیەکەن و چیەکەن بەڵام کە تۆ یاساتە بوو هەم بۆ هاوڵاتی هەم بۆ ڕۆژنامەنووس
ئەو کاتە زانیاریەکان دەسەبەرە بێت ئەو زانیارانی لە سنووری بەخشینایە دەسەبەرەکرێت و کەسیژی تر بابەتی نهێنی نامێنێتەوە مقۆم قۆی سەرباز ناو جادە و بازار و کە ئەوەی کە پێوترێت وتی و مقۆم قسە و قسەڵۆک ئەمانە بۆ لەبەری زانیاری هەیە هەر وڵاتێک پێویستی بە زانیاری لەسەر بۆ نمونە لەسەر داهاتی هەرێمەکە ئەتوانێت شتێک بنووسێ بۆ وەزارەتی دارایی لە ماوەی 40 ساعتە ئەبێ وەڵامی باتەوە ئەگەر لە سنووری دەسەڵات. کاکاروان بچمە سەر مافوو امتیازاتی ڕۆژنامەنووسان لەگەڵ ئەوەی کە پیشەی ڕۆژنامەنووسی بەرپرسیارەتێکی گەورەیە و ئەرگوماندبوونێکی گەورەیە سەرشانە بەڵام تاوکو ئێستا بینی لە باشووری کوردستان بژێوی ژیانی ڕۆژنامەنووسان پێویست نییە زۆربەیان کاری دووهەمیان هەیە زۆربەیان کە سێریانەکەی بۆ نمونە لە ئەوە نییە کە بتوانێت ژیانی بە ڕۆژنامەنووسی تێپەڕێت. زۆر ڕاستە ئەمە یەک کێشەمان هەیە کاکە ڕێبین وەک چینی ڕۆژنامەنووس تا ئێستا نەمانتوانی و ئیشەکە خۆمان بکەین بە پیشە بە میهنە ئەی بۆ نمونە دارتاشێک دارتاشە بەس دارتاشیەکە کەسی کە ناتوانێت دارتاشی بکات دکتۆرێک ئەخساییە مەسەلەن نوشدارە جەڕاحە کەسی کە ناتوانێت ئیشی ئەو بکە هەر یاساژ ڕێگینەیە ئێمە کێشەکەمان ئەوەیە خەڵک ئیشەکە ئێمە ئەکات خەڵک گای نەبوو بە پیشە نەمانتوانیەوە وەکو میهنەیەک هەڵسو کەوتی لەگەڵ بکەین ئێوە نین کەم تەرخەمی هەنێکی لە بخۆمانەوەیە بەڵام سەندیکایە بێگومان ینی ڕۆژنامەنووس بەبێ زۆر جار ببوورانی ئەم قسەیەکەم بەبێ ئەوەی کە ورد ببنەوە زیاتر لە بابەتەکە هەوێی سەندیکای بۆ دەکەن ئیتر چ بە کارا ئێستا لە 2012 ویستمان ئەوە ڕاستکەینەوە بەڵام ئەی تۆ ژماری لێشاوی پێش و چیلەکەی وتمان هەر کەسێک ئیشێکی تری هەبێ بۆ نمونە ئەگەر فەرمانبەری دەوڵەت بێ کە وەریش بگیرێ بە ئەندامی کارا وەرناگیرێ وەکو کەسێکی هیوایەتدار وەرەگیرێ بە ئەندامی بەشدار وەرەگیرێ بەڵام ئەی تۆ پێشتر ئەوە خەڵکت هەیە مامۆسایە خەڵکت هەیە مۆزەفە خەڵکت هەیە مرورە خەڵکت هەیە بەڵام ئەندامیشە لە سەندیکا و ئەندامی کاراشە بۆیە تۆ ئەگەر لێرە بتەوێت وەک پیشە ئیش و کار لەگەڵ ڕۆژنامەنووس بکەی پێش هەموو شتێک ئەبێت چۆن مامۆسایەتی بەس مامۆسایی کات ئەبێ ڕۆژنامەنووسی بەس ڕۆژنامەنووس بیکە ئێمە لێرە کێشەکەمان ئەوەیە 8,000 ئەندامی سەندیکامان هەیە 8,000 لەوانەیە بڵێم 1500 بەجددی ینی بەڕاستی ئەندام ڕۆژنامەنووسە ئەویتر بۆ ئیشی دەسە دوو هاتووە کاڵم دەسە دوو لەکوێ بێتاقەت وازی لێ هێنێ کە تو وازی لێنە کلێنە دروستە بێ ئەو کلێنە هەم کەناڵەکەشی کلێنێکی لە دروستەکە بەڵام ئەگەر بێت و پیشەکەی بەس ڕۆژنامەنووسی بێ بەزە ئیشە بکات بێگومان وەکو کابرا چۆنەوەڵە وتمان دارتاشە ئەمان جوتیارە ئەمان کرێکارە ئەمان ئەندازیارە هەر پیشەیەک تایبەتمەندێتی خۆی هەیە نەمانتوانی ئێمە تا ئێستا ڕۆژنامەنووسی بکەین بە پیشە بۆیە سیر ئەەکەیت هەم زۆرە هەم بۆرە بە دەردی پەنە کوردێکی لە هەر شتێکی زۆر بێ بۆرە بێ بەڵام گەر کۆمەڵە ڕۆژنامەنووس بێت ئیش و کار و پیشە و معیشەت و گوزارانیان تەنها لەسەر ڕۆژنامەنووسی بێت با بڵین ئەم لاولار نەبێ ئاین سێ ئیشی تری نەبێت لەکوێ بێتاقەت بوو بەجێت بێڵێت و خواحافظ خواحافظ ئێمە هیچ کێشەیەمان هەیە ببینین لە کەناڵەکانە ئەوانی کە هەنێک کەس هەیە لە نیوێ ڕێگا بەجێت هێڵێ نایگاتە مەنزڵ کاروانەکە بەجێڵێ کە کاروانەکە بەجێڵێ شوێنێک دروستە بێت ینی باڵین کلێنێک دروستە بێ ئەم کلێنە ئەبێ ڕۆژنامەنووسێکی بۆ دروستکەی باش هەر بۆ خۆی ینی ئەم بابەتە خەلەلێکی گەورەیە لە بڵێ ینی ئێستا زۆر جار هەیە ینی تۆ خاوەنی دەستگایکی ڕاگەیاندنی من دەمەوەکو پامنێرێک کار بکەم ئەو تەنها لەوانەیە بە مکافەیەکی بچووک کەسێک بێت لە گوندێکی دوورە دەستی باشووری کوردستان ئەڵێ قەیناکەوەرە تۆ چەند هەواڵم بۆ بنێری هەواڵەکە چەند گرنگ من بەگوێ ئەوە مکافەتەیەمێ ئەمە کەسێکە خۆی دواتر ئەچێت لەلایەنی بەرپرس و لە شوێنی دیکە خۆی بە ڕۆژنامەنووس لە قەڵەم دەدا خۆی بە ڕۆژنامەنووس دەناسیێنێت لە هەمان کاتە لەگەر ڕێزمیانی لەبێنی دوو کەوانە ئەنە ئاستێکی زانستی ئەو شێوەی هەیە ئاستێکی ڕۆشنبیری لەو شێوەیە هەیە ئەمە دابەزاندنی کێروی ڕۆژنامەنووس نییە ئێوە بۆچی کارتان نەکردو بۆ ئەوەی کە پێناسەیەکی ڕوون بۆ ڕۆژنامەنووس هەبێ و هەموو کەسێک نەتوانێت لە خۆی بڵێ من پێیان لێرم و من ڕۆژنامەنووسم من توانم بڵم بە یەک بڕگە ئەتوانین ئەوە ڕاستکەینەوە ئێمە لە یاسای کاری ڕۆژنامەوانیە یاسای ژمارە 35 ساڵی 2007 یەکەم بڕگەی ئەڵێ ڕۆژنامەنووس ئەو کەسێک کە لە کەناڵێکە کار بکات ئەگەر ئەو بمانتوانی بیگۆڕین بۆی کە ڕۆژنامەنووس ئەو کەسێک کە ئەندام بێت لە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە ئەو کاتە سەندیکاکە خۆی تەنگەکاتەوە کەسێک وەرناگرێت کە ڕۆژنامەنووس نەبێت من ئێساتی هەرچی پامێرەکەمانە هەمووی خەڵکیەکەن بەڕێز و ئەتوانم بڵێم هەتا بڵێ ڕێکوپێکن بەڵام ڕۆژنامەنووس نین زۆر بێسە لە قەزا و ناحەکانە پامێرەکانی ئێمە پۆلیسیات شوێ مامۆستایە باخی هەیە ئاژەڵداریەکە ئەم هەموو ئیشی تری هەیە لەگەڵ ئەوە شادکردین بوو بۆ کوتۆڵی بە پارچە بە قەت ئیشت بووەکە ئیشت بۆ نێرە پاری بۆ سەرفەکەی دوای ئەمە نابێت بە ڕۆژنامەنووس ئەمە هەواڵدەرە پەیامنێر نییە
فەرقەیە لە بینی هەواڵدەر و لە بینی پەیامنێرە هەواڵەکەی خۆشی بکات پەیامنێر پیشەکەی بەڵام هەواڵدەر هەر کەسێک بێت کە ڕووداوێکی بینێت ئێستا دنیا ماشەڵڵا تەکنۆلۆژیاوانی پێشکەوت هەر ئاواکە موبایلەکەی دەرێنێ هەواڵەکەت لە ماوەی چەند چرکەیەکە بۆ گەێنێت ئەمە هەواڵەکەی بۆ تۆ گەیان بەڵام ئایا ئەمە ڕۆژنامەنووسان لەسەرم بابەتە کردو لەگەڵمانی پێمان ئێمە ئەگەر بێت و لەگەڵ دەستکاریکردنی یاساکەم لەگەڵ دەستکاریکردنەکەیانی یاساکاری ڕۆژنامانی ئەو بڕگەیە بگۆڕین ئەو کاتە بۆ وڵاتانی تری لێیە سندیکای ڕۆژنامەنووسان تهدیدەکە دیاریەکە کە کێ ڕۆژنامەنووس و کێ ڕۆژنامەنووس بەڵام ئێستا بەپێ ئەو یاسایەکی ئێمە هەمانە هەر کەسێک لە هەر کەناڵێکە ئیش بکات ڕۆژنامەنووسە کە بوو بە ڕۆژنامەنووس تۆ سندیکاکەش بێ وەریگرێ بەپێ یاساکە ئەمە کێشەکە ینی سەرباری ئەوەی مافهومەتی ئازاد ینی بژێوی ژیان ئێستا سێرەکەی لە ڕۆژنامەنووسان لێرە لە ئاستێکی زۆر کەمە لە وڵاتی ئەمەیەکێکە لە کێشە گەورەکانی ئێمە ڕێبین ینی سێرەکی ساڵ بە ساڵ بار و گوزارانی ڕۆژنامەنووس خراپترێ بێت ینی ئەوە نییە باش بێت ڕاستە من بەداخەواڵێم کۆمەڵێکمان لە ڕۆژنامەنووسان هایلای ڤژین پارێکی زۆر و موچەیەکی زۆر و عنی ئەتوانم بڵێم ینی بەقەی 6 بەقەی 10 ڕۆژنامەنووس موچیانی بەڵام ئەمە سامپڵی کەمن ینی ئەوە نییە بڵێن لە سەدا 6 ڕۆژنامەنووسان وای بژین نە لە سەدا 2 لە سەدا 3 ڕۆژنامەنووسانی ئێمە ترسی با بڵین برسێتیان نییە ترسی ئەمنی معاشی ئەمەی کە پێوتی ئەمنی ئابوووریان نییە و موچەکەیان بەشیانەکە ئەمە ئەوە بخە ئەولاوە ما باقی ئەوانی کە سەرباری داخستنی کەناڵەکانیان سەرباری ئەوەی کە باڵین زیندگی بۆ گرانی و بۆ سەختیە موچی ڕۆژنامەنووس ئێسش لە ئەتوانم بڵێم موچە هەرە نزمەکانە هەرە کەمەکانە اینجا دەوامی ڕۆژنامەنووسیش خۆ دەزانین مەسەلەن کاتی بۆ نییە ساتی بۆ نییە ڕقی بۆ نییە پشوو نییە ینی ساتێت لە گەرمی کەرەنتینە کە خەڵک هەمووی لە ماڵەوە دانیشتووە ئەوانی کە داوامیان کردو لە کەناڵەکان ئەوانی کە لەسەر جادەکان هەوڵیان گواستنەوە هەمویان ڕۆژنامەنووسەکان کەواتە تۆ پیشەکەت قرسە مەترسیدارە هەم بە نەخۆشی هەم بە مردن هەم بە کوشتن هەم بە شەید بوون هەم بە ئەو هەموو مەترسی کە ڕوبەڕووی تۆ بێت و بەڵام تو ئەوە موچەکەی کە لە کەناڵەکەیە ئەوەنە هەبوایە کە ژیانی خۆی و خێزانێکی پێ مسۆگەر بکردای من نووسیمە لە خاڵەکان ینی ساڵ بە ساڵ خۆزگەمان بەپای بوو ژیان و گوزارانی ڕۆژنامەنووس خەڵکمان هەیە بەداخەوەڵم باوەڕ بکەن ینی ژەمی نییە ینی چۆنەڵی ناتوانێت ژەمەکانی خۆی مسۆگەرکە مناڵی هەیە مناڵی وردە کرێچیە ئەمە ئەبێت حسابێ بکەین کە بۆ بابەتە ئێم بەس بتوانین ڕۆژنامەنووسی لە هیوایەتەوە بکەین بە پیشە من هەستەکەم کە ڕزگارمانە بێ لەویشە ینی ئاواهی ئەوە نەبێت کە هەر کەسێک بێتاقەت بوو بێت کەناڵێکدا بنێ هەر کەسی بێتاقەت بوو بێ کاری ڕۆژنامەوانی بکات لەکوێ زانی مەسەرەن جەوەکی ساردە و بەکەڵکی نایە بەجێت بێڵێ و بڕوانە ڕۆژنامەنووس حەز و خولیایە ئەوەی کە ڕۆژنامەنووسە بێ بە ڕۆژنامەنووس هەتا و دقی ئەمرێ ناتوانێت سانیەک دەستبەرداری بێ بەڵام ئەگەر کەسێک هەروە ئەڵێ مەسەر کابرا پزیشکە وەزعی باش ئیمکانەتێکی گەوری هەیە و بەڵام سێرەکەیت لە پڕێت یەتە ناو مۆزوعکەوە چەند ساڵێک و یەکێک لە گرفتێکی دیکەی گەورە کە ئێستا ینی بەڕوونی لە باشووری کوردستان ئەیبینین ئەوە کە کەسێکی دۆڵەمەندا نازام کەسێکی سیاسیە بۆ خۆی دێ کەناڵێک بزاتەوە ناکاودام کەناڵشدا خابەبێ ئەوەی گەڕان پێڵم ینی کە هەموو کەسێک بە ئیشەکەی ئێمە ئەوێری عیب نەبێ ینی ئەو کوردواتنی کەس ناتوانێت بڕات بێ بە دادوەر کەس ناتوانێت بێ بە پارێزەر کەس ناتوانێت بێ بە مامۆستا بەڵام هەموو کەسێک دەتوانێت بێ بە ڕۆژنامەنووس ئەمەی کێشەکە بزنس لە ژینگی ئێمە هێشتا سەری نەگرتووە چکە میدیا لە لای ئێمە هێشتا میدیایەکی مستەقیمە میدیایەکی ڕاستەوە کە ڕێنمایی یەکات ئەوە نییە بۆ نمونە کابرایەکی وەکو مەردۆ 1000 کەناڵی هەیە وەک ئەو وایە 1000 دوکانی سوپەرمارکێتی هەیە ئەو وا بیرەکاتەوە ینی بیر هیچ قیمێکی تر ناکاتەوە ئەم کەناڵانە چی بکاتاوەکو خێری دەستکە بەڵام لای ئێمە وانە ئەوە شتەیە وی تۆڵی زۆر کەسێ خوا شتێ پارەی یاونەتێ سێرەکی سەرباریەوەی کە بزنسەکەی خۆی ئەکا و ئەمانە کەناڵی دوو کەناڵی فڕیاوەتە ناو ساحەکەەوە لەکوێ بێتاقەت بێ ئەوەیەگەکە دایخات لەکوێ بێتاقەت بە کەناڵێکی کاتەوە ڕاستی ینی ڕاستە ڕاستەکەش بەکاری ناهێنێ ینی بە کۆمەڵەکە لەبەر کە ڕۆژنامەنووس نییە لەبەرەوەی کە لە ناخیا مەسەرەن خزمەتکردن بە بوارەکە نییە ئەوێت خۆی دەرخا ئەوێ ڕێکلام بۆ خۆی بکە ئەوێ خۆی ئیش بکە ئەوێ ئەجینا خۆ تۆ میدیا پامێکی لەسەرشانان پەیامە بۆ خۆی نی میدیا بۆ خەڵکە تۆ بۆیە میدیاکی بۆیە کاری ڕۆژنامەوانیەکە هێتاوەکو ڕێگەی ڕاست پیشانی خەڵک بێ هەتاوەکو بتوانین میلەتەکەت ڕزگارکە هەتاوەکو بتوانی کە کۆمەڵێک ڕاستی هەیە شاراوەیە خەڵکی ئیشارێتەوە دەسەڵاتی ئیشارێتەوە خەڵکی ئیشارێتەوە مەسەلەن زۆرفی ئیشارێتەوە مێژووی ئیشارێتەوە تۆ
دەرخستنی ڕاستیەکانە گەیاندنی زانیاریەکانە بەڵام من کەناڵە بینم مەبەستێکی دیاریکاری زۆر بچووکی هەیە ناکاوە کۆمەڵی ڕۆژنامەنووس بژێوی و ساڵی پار لە داخستنی دوو کەناڵە 152 ڕۆژنامەنووس لەم سلێمانی بیش بەداخ ئێوە چیتان کردووە لەمە من ئەم قساناکەم وەکو من قساکەی هەستەکەم ئێمە بەپی یاساکاری ڕۆژنامەوانی هەموو ڕۆژنامەنووسێک کارواتە کەناڵێکەوە تۆ ئێستا هاتوو لەم کەناڵە ئیشەکەی ئەبێ گرێبەسێکی کارکردن لەگەڵ کەناڵەکەی هەبێت بەپی ئەو گرێبەستە سەندیکای ڕۆژنامەنووسان لە ڕێگەی یاساکاری ڕۆژنامەوانیەوە هەموو مافەکانی بۆ گەڕێنێتەوە دەسەبەرێکە بەڵام ئەگەر تۆ بڕۆی لە کەناڵەکە ئیش بکەیت هیچ گرێبەسێکت نەبێ یاسا ناتوانێت بە هیچ شێوەیە بەرگری لە تۆ بکات ئەمە کێشەکانی ئێمە هەموو جارێک من ئەڵێم هەموو جارێک وتومەتەوە تکایە با ڕۆژنامەنووسان نەڕۆن کار بکەن لە کەناڵێکات کە گرێبەسی کار نەبێت کە پێت ئەڵێ وەرە ئیشکە دوای 6 مانگ گرێبەسی بووەکەم لە 6 مانگەکە دەرد دەکا ئەوەی کێشەکەیە ئەگەر هەر ڕۆژنامەنووسێک وەک یاسا گرێبەسەکەی بەسەر نەچوو بێت ئیزندرا بێت ئەتوانین مافەکەی بۆ وەرگرینەوە بەڵام ئەگەر تۆ بڕۆی لە کەناڵەکە ئیشکی و گرێبەست نەبێت کە ئەڕۆیتە سەرجادە کە دەرکردن دروستە بێت کە کەناڵەکە داخرێ دیت ئەڵێت سکاڵاکەی نێت ئەڵم کوا گرێبەسەکە لە وڵای گرێبەست نەکردووە تۆ گرێبەست نەکردووە ئەی من چۆن وەکو سەندیکا بەپی یاسا مادەی حوتی بڕگەی حوت لە یاساکاری ڕۆژنامەوانی کەڵای هەموو ڕۆژنامەنووسێکە بێ لە کەناڵەکە گرێبەسێکی بێت نوسخەیەکی لە گرێبەسەکە بێنێتەوە لە سەندیکا دای بدێت بەپی ئەو گرێبەسی ئێمە ئەتوانین شەڕی بۆ بکەین بەپی ئەو گرێبەسی ئێمە ئەتوانین مافەکەی بۆ وەرگرین بەڵام کە تۆ گرێبەسەکە نەبێت بەداخەوەڵێم ئەمە هەنێکی لە کەم ڕۆشنبیری ڕۆژنامەنووسەکانی خۆمانە دووش ئەو کەناڵانە استقلال دەکات یعنی تۆ حەزەکە گرێبەست نەبێت پێ دەڵێت گرێبەست بۆ چییە تا کەناڵەکە هەبێت بەڵام کەناڵەکە سێ مانگ داخ باشە هەندێک کەسێسە هەندێک قسە هەیە لەسەرەوەی کە دەستگایکی میدیای فەرمی لە حکوومەتی هەرێمەوە دابمەزێت ئەو دەستگا میدیایە سەرپەرشتی هەموو میدیاکانی باشووری کوردستان بکات پێم خۆشە تۆ بۆ چوونی خۆت لەسەر ئەو بابەتە دەرببڕی وە لە هەمان کاتیشە قسێک لەسەرەوە کرێکە ڕۆژنامەنووس حەسانەی هەبێ حەسانەکە نەوەی حەسانەکەی تایبەتە یانە ئەو حەسانەیە نییە وەکو کابرایەکی سیاسی وەکو پەرلەمانتەرە بەڵام یاساکی پشتی ئەگرێت ئەگەر هاتوو بابەتەکەی لەسەر حەق بوو دەستگیر نەکرێت بەڵام ئەگەر ڕۆژنامەنووس بێت و دەستکاری هەنێک بابەتی گەورە بکات و یاسا پشتی نەگری یاساکاری ڕۆژنامەوانی بێگومان ئەچێتە دەرەویەوە دوو بەنسبەتەوەی کە حکوومەت یاسای هەبێ و هین ببوورە حکوومەت کەناڵی هەبێ و میدیای هەبێ لە 92 ئەزمموی هەرێمی بابن ڕۆژنامەی هەرێم و تەلەڤیزیۆن ومانەمان تاقی کردەوە فەشەلی هێنا ئێستا حکوومەت ئەگەر کەناڵیشی نەبێت ئەگەر میدیاشی نەبێت ئێمە لە هەرێمی کوردستان پێویستمان بە کەناڵێکی نیشتیمانیە کەناڵی تعبیر لە ڕێی خەڵک هەمووی بکات لە زاخۆوە بۆ خانەقین لە زومار و بۆ مندەلی یعنی ئەوە نەبێ ئەم کەناڵە بڵێ ئەمایان بۆنی پارتی لێە ئەویان بۆنی یەکێتی لێ ئەمە بنی گۆڕان ئەمە لە گۆڕانەوە ئەوەی کە لە ناو خەڵکا باوە نەوەڵە ئەمان هی فلان بزنسمانە کەواتە تۆ کەناڵەکە کەس ناتوانێت مەسەرەن هەمووی بێکەوە سێری بکە بەڵام بۆچی خەڵکی بەریتانیا هەموو سێری BBC کات بۆچی عەرەب هەموو سێری جەزیرەکە ئەم کەناڵانە کەناڵی قومین یا کەناڵی نیشتیمانین کە باسی بابەتێکت بووەکە لە منتەڵەقی لە ئاسووی نەتەوەکە و باست بووەکە بۆی خۆتی تیابینیتەوە ینی BBC چەند حیزب لە بەریتانیا هەیە بەڵام کە BBC ێتە سەر مۆزوعی بەریتانی بوون و ئینگلیز بوون و بەرگریکردن لە مافی خەڵک خەڵکی بەریتانیا هەموو لە خەڵەکانی کۆنتراکتەکەشی لەگەڵ حکوومەتە هەر ئەوە ینی تو سێرەکە و حاڵەتانە بەم شێوەیە ئەڕ ئێمە تا ئێستا ینی ئەتوانم بڵێم میدیای ئەهلیمان هەبوو ئەزممویە بوو لە بارچوو لە 2010 دەستی پێکرد زۆری نەخایەن کە گۆڕان هاتەوە ناو حکوومەت ئەزمموی میدیای کوردی ئەهلی لە بارچوو لەگەڵەوەیە ئێستا ئەکرێت ئێمە کە میدیایەکمان هەبێت با کۆمەڵە بزمان بقیچەکە با کۆمەڵە ئەندامی حیزبیش بن بەڵام ئەو ستراکچەرە ئەو ئیشەی کە میدیاکەی لەسەر بنیادنراوە نیشتیمانی بێت یعنی کە باز لە کوردەکەی بێ بە سەرچاوەیە بۆ سەررجەم ئەو ئاژانسانی کە لە دنیای ئیشەکەن بۆ لە بڕۆ کەناڵی مەسەرەن کەناڵی ئەستێرە بوون منە کەناڵی پەپولە هەر ناوێکی هەبێ هەرچیەک هەبێت بەڵام لە ناو ڕنگدانەوەی خۆی کەناڵەکەیە فەرق لە بینی زاخۆ هەڵبجێنەکە فەرق لە بینی بۆ نمونە بادین و سۆرانیانە زۆربەی وڵاتان ئاژانسی هەواڵی هەیە کە بە ناوی ئەو وڵاتە ئێمە ئەوشمان تاقی کردەوە لەوەشە سەرکەوتون نەبووین ڕێبنجانی هەر بە سەراحەت چەند جار چەند محاولەیەکمان کردو کە هەواڵ بکەین بە ئاژانس نازانم ینی کە حکومەت ناتوانێت میدیای هەبێت ناتوانێت ئاژانسێکی هەواڵیت هەبێ هەواڵ بفرۆشیت و لەسەر پێی خۆت بۆسیتەوە بۆ لە بەرەوەی هەواڵ ئەگەر نەیفرۆشیت
ئفلاسەکە یعنی ئاژانسەبێ هەواڵ بفرۆشێ خۆ ئەگەر هەواڵ دروستەکەیت و بە خۆڕای دابشێکی ئەی قیمەتی هەواڵەکە لەکوێ بێ هەموو کەسێک خۆی هەوڵ کەناڵە پەیامنێری خۆی هەیە و ئیشی خۆی هەیە بۆیە لێرە ئەوشمان ئەو ئەزمونشمان تاقی کردوەوە ئێستا ئێمە تەنها ئەگەر بێت و لەم قۆناغەیە بتوانین کەناڵمان هەبێت باڵێن دەستگایەکی نیشتیمانیمان هەبێت ئیتر ئەمە وێبسایتێک بێت ڕۆژنامەی قسەی خۆشت ئەی لەگەڵ ئەوەی کە بۆ نمونە حکوومەت دەستگای ئێسام ئەوەی دەستگای زانیاری و میدیایی لەم کابینە بە تایبەتی زۆر ئەکتیڤیان کردووە لەگەڵ ئەوەی کە ئەو دەستگای هەبێ و سەرپەرشتی هەموو کەناڵەکان سەرپەرشتیکردن کەناڵ ناخرێتە ژێڕکێفی سەرپەرشتیکردنەوە کە کەناڵ سەرپەرشتی کرا ئەبێ بە قەمعی ئێستا ئەوەی کە باسی لەکەن ئەنجومەنی باڵای میدیا و ڕۆژنامەنووسی دروستکە من دڵنیام کە ئەگەر هاتوو سبێنە دروستکە ئەگەر هیچ سوود و با بڵین داهێنانێکی تیانە ئەوە نەبێت کە فلترێکت بۆ زیای بێ بە ڕقیب بەسەرەوە ڕۆژنامەنووس کار لێرەیە ئەکات ئەزانین چۆنە دڵی بە ئیشەکە نەسووتە دڵی پێ ناسووتێت دوو ناکرێت میدیا بەسەنەت بخێتە ژێر ڕکێف و کۆنتترۆلکردنەوە کە کۆنتترۆل کرای بتێ و نەتێ قەمعی بێت دەست دەبەسرێ قاچ دەبەسرێ دەمە دەبەسرێ چاو دەبەسرێ بۆیە تەنها ڕێگەیەک شەیکە بەکارنێنم لەگە زۆر کراوەی بەم شێوەیت بەم شێژنی ئەمە یاسامان هێز ئێمەگەر بەپی ئەو یاسایانە کار بکەین زۆر کراوە نییە بۆ لەبەر ئەگەر تۆ کەناڵێکی کە سەرپێچیەکەکی جاری یەکەم 5 میلیۆن جاری دوم 5 میلیۆن جاری سێم 20 میلیۆن بە غەرامە هەمووی گیراوەتەوە مەبەست ئەم زۆر و بۆریە زۆر و بۆری ئەمە ئەتوانم بڵێم وەکو دارستانێک وایە تەشبیه نەبێ مانەوە بۆ بەهێزەکانە کێ بەهێزە ئەوە ئەمێنێتەوە ناو خۆ ئێمە لە کوی 1000 و نزیکی 1300 کەناڵ ئەوەی کە ئێستا بە فعلی ئیشەکات 250 بۆ 300 کەناڵ هەزاری داخراوە هەیە ڕاستی مۆڵەتی وەرگرت و 1000 ئەوەنە مۆڵەت درراوە بە کەناڵەکان بەڵام ئەوانی کە بۆ چینەمان گۆڕەپانەکە بۆ بەهێزەکانە و ڕۆژنامەگەری کوردی مێژوویکی گەشی هەیە بەڵام ئێستا قۆناغی ئێستامان پێویستی بە هەنگاوێکی ئەتوانم بڵێ بە بازێکی زۆر باش هەیە بۆ ئەوی کە بگەینە ئاستی ئەو وڵاتانێکی تر لە دوای 26 ساڵ کەس لێمان نابورێت بڵێن میدیای کوردی هێشتا میدیایکی نیشتیمانی نیە میدیای کوردی هێشتا لە قاڵبی حیزبایەتی و بزنس و تجارەتێکی بەرتەستی کۆمەڵک تاجری کووردا ئەچێ بەڕێ بۆیە کاتی ئەوە هاتووە ئێمە لە بەیاننامەکان نووسیمانە پێویستە قۆناغەیەک بڕۆینە پێشەوە دوای 25 ساڵ کاروانوەر لێپسراوی لقی سلێمانی سەندیكای ڕۆژنامەنووسانی کوردستان زۆر سپاس بۆم سواری بەرنامەکە لەگەڵمانە بووی زۆر سپاس ڕاستەخۆ دەچینە هەڵەبجە لە هەڵەبجەوە پامێرمان فەرحان هەمەخانمان لەگەڵایە فەرحان ڕۆژ باش پیرۆزە یادی ڕۆژنامەگەری کوردی گوێکێک لە هاوکارەکانمان وە دواترین زانیاریەکان لە هەڵەبجە چین دوێنێ بە فەرمی نەخۆشخانەی تایبەت بە نەخۆشە گوازراوەکان کرایەوە لە هەڵەبجە ئێستا حاڵی هەڵەبجە لە بابەتی ڕوبەڕووبوونی نەخۆشی کۆرۆنا چۆنە؟ بەڵێ ڕێبین سڵاو لێەوە و لە تەواوی بینەرانی گەلی کوردستان ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی لە هەموو ڕۆژنامەنووسانیش پیرۆز بێت تایبەت بە هەواڵەکانی ڕۆژ لە پارێزگای هەڵەبجە دوایەوەی کە دوێنێ قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت یاریێمی کوردستان نەخۆشخانەی وەفای کردەوە تایبەت بە نەخۆشە گوازراوەکان لە ئێستادا بەپێی ئامارەکان لە بەڕێبەتی گشتی تەندروستی هەڵەبجە بە خۆشحاڵیەوە ئیمشەو هاوڵاتیەکی دیکە کە توشبووی ڤایرۆسی کۆرۆنا بوو ڤایرۆسەکەی تێپەڕان ئێستا لە کۆی 22 توشبووی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە تەنها 6 کەسیان لە ناو قاوشەکان داماونەتەوە ئەو 6 کەسەش چەندین پشکنینی دیکەیان بۆ ئەنجام درراوە باری تەندروستیان جێگیرەوە لە یەکەمین پشکنینیشیاندا پشکنینیەکانیان نێگەتیڤ بوون. ئەوەی کە گرنگە و نەخۆشخانەیە کە لەلایەن سێ سەرمایەداری هەڵەبجەوە بنیادنا نەخۆشخانەکە دوێنێ تەسلیم بە حکوومەت کراوە و بە ئامادەبوونی جێگری سەرۆکی حکوومەت و پارێزگاری هەڵەبجە نەخۆشخانەکەیان بە واشوی خۆیانەوە پێشکەش بە حکوومەت کرد. ئێستا بابلەنکەرتی تەندروستی هەڵەبجە بۆی ئەوەی کە نەخۆشەکان ژمارەیان کەم بووەتەوە سنتەرێکی 24 کاتژمێری هەناسە هەیە نایەوێت جارێک ئەو نەخۆشانە بباتە نەخۆشخانەکە بەو پێی کە لە نەخۆشخانەی چارسەکردنی بریندارانی چەکی کیمیاوی فێنی تایبەتی بۆ دابین کردوون و لەوێ لەژێر کۆنتترۆلدان لە حاڵەتێکدا ئەگەر ڤایرۆسی کۆرۆنا نەما ئەوە نەخۆشخانەکە دەکرێتە سنتەری دڵ و قەستەرەوە بەشێکیشی دەدێتە زانکۆی هەڵەبجە و کۆلێژی پزیشکی تێدا دەکرێتەوە. ئەمە ئەو بابلن ئەو زانیاریانن تایبەتن بە کۆرۆناوە بە شێوەیەکی گشتیش لە هەڵەبجە تا ڕادەیەک دوکانەکان کراونەتەوە و لەژێر ڕێنمایە تەندروستەکاندا
ڕێگەدراوە بە هاوڵاتیان دوکانەکانیان بکەنەوە. دوێنێش وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند 23 مانگ با بڵێن ئەو قەدەغی هاتوچۆ کۆتاییەت، بەڵام پلانێکی نوێیان ئامادە کردووە و پلانەکەی ئاشکرا نەکرد بۆ ڕۆژنامەنووسان لەسەرەوەی کە ئایا درێژەکرێتەوە قەدەغی هاتوچۆ یاخود نا. من ئێستا لە بەردەم لقی هەڵەبجەی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانان پێم خۆش بوو لە دەرچوونی یەکەمین ڕۆژنامەی کوردی لە ساڵی با بڵێن ڕۆژنامەی کوردی لە قاهرە لە سەردەستی بەدرخانیەکان گفتوگۆیەکی کورد لەگەڵ ئیبراهیم هەورامانی لێپچاوی لقی هەڵەبجەی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بکەم. کاک ئیبراهیم با بڵێن سەدەی 15 داهاتنی با بڵێن چاپ بوو لە سەردەستی گۆتەنبەرگ گۆڕانکاری زۆر گەورەی بەخۆیەوە بینی. لەو نێوەندەشدا یەکەم ڕۆژنامەی کوردی دەردەچێت لە قاهرە. ئەم با بڵێن دەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردی چ گرنگیەکی هەیە لەمڕۆداوە لە ڕێگەی گەلی کوردستانەوە چه پەیامێکتان هەیە بۆ ڕۆژنامەنووسان؟ سەرەتا یادی 122 ساڵەی یەکەمین ڕۆژنامەی کوردی و 22 ساڵ بەسەر دامەزراندنی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لەسەر جەم ڕۆژنامەنووسانی کوردستان بەگشتی و ڕۆژنامەنووسانی هەڵەبجەی شەهید بە تایبەتی دەکەم و زۆر زۆر سپاسی تەواوی ئەو ڕۆژنامەنووسانی سنووری پارێزگاکەمان دەکەم کە لە سەروبەندی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا توانیان شان بەشانی برایانی پزیشک و با بڵێن دەستەی ئاسایش و پۆلیس ئەوانیش مەهامێکی جددی و پیشەیی خۆیان جێبەجێ بکەن. بەڕاستی دەرچواندنی یەکەمین ڕۆژنامەی کوردی لەسەر دەستی بنەماڵەی بەدرخانیەکان بوویە خاڵێکی وەچەرخان، بوویە دەستپێکی هەنگاونان بەرەو بوژاندنەوەی با بڵێن بەرەو بوژاندنەوەی بزوتنەوەی ڕۆژنامەگەری لە کوردستانە کە ئەمەش بۆ خۆی ئێستا گرنگی دەرچواندنی یەکەم ڕۆژنامەگەری کوردی لە ئەمڕۆ و لە سەردەمی ئێمەدا بە شێوەیەکی دیار بەرچاو کەوتووە. ئێستا کە با بڵێن بە شێوەیەکی گشتی ڕۆژنامەکان ژمارەیان فراوانەوە، تەلەڤیزیۆنەکانیش ڕۆڵ و کاریگەری گەورەیان هەیەەوە، تا چەند گرنگە لەم ساتەدا کە با بڵێن کورد خۆناغێکی باشی بڕیوە لە بواری ڕاگەاندندا ڕۆژنامەنووسان زیاتر پیشەیانە کار بکەنەوە، پیشەیانە ڕووداوەکان بوازنەوە. ئەوەی ئێمە وەکو لقی هەڵەبجەی سەندیکای ڕۆژنامەنووسان یا بە بەرفراوانتر بڵێم وەکو سەندیکای ڕۆژنامەنووسان لە کوردستان خوازیارین لە ئەم ساڵدا با بڵێن لە داهاتوویەکی زۆر نزیکدا پیشەی ڕۆژنامەنووسی بگەڕێتەوە بۆ ڕۆژنامەنووسان خۆیان و بە شێوەیەکی پیشەیی تەنها ڕۆژنامەنووسان خاوەنی ئەو پێناسی ڕۆژنامەنووسێ بوون کە دەدرێ بە ڕۆژنامەنووسان. بەداخەوە ئێمە لێرە و لەوێ لە کوردستان دەبینین زۆر کەس هەڵگری پێناسەی ڕۆژنامەنووسانە بەبێ ئەوەی بتوانێت بە پیشەیی ممارەسەی ئەم کارەی خۆی بکە. بۆیە بەڕای من گرنگە ڕۆژنامەنووس پیشەیانە کارە ڕۆژنامەنووسەکانی خۆی بەجێ بگەێنە چۆن هەروەکو پیشەیەکی تر ئەو ئەرکو مەهامەی خۆی جێبەجێەکە، وەکو شۆفێرێک، وەکو با بڵێن دارتاشێک، وەکو بەرەک درویەک، وەکو هەر پیشەیەکی تر. ئێمە بۆ خۆمان دەزانین ئەگەر ورتر قسە لەسەرم بابەتە بکەین لە ناو کۆمەلگای ئێمەیە کەس ناتوانێت ببێتە پارێزگار ئەگەر پارێزگار نەبێ، کەس ناتوانێت ببێتە دکتۆر ئەگەر دکتۆر نەبێ، کەس ناتوانێت بێتە ئەندازیار ئەگەر ئەندازیار نەبێ. بۆیە گرنگە لای ئێمەش بۆ لەمە دووە کەس نتوانێت بێتە ڕۆژنامەنووس ئەگەر ڕۆژنامەنووس نەبێ. ئیبراهیم بە شوەیەکی گشتی لە پارێزگای هەڵەبجە ڕۆژی ڕۆژنامەگەری لە ئاسیەکایەوە تا چەند ڕۆژنامەنووسان کارەکانی خۆیان بە شێوەیەکی باش ئەنجام بدەنەوە هیچ جۆرە گیر و گرفتێکیان لە بەردەمدان؟ من ناتوانم بڵێم گیر و گرفت لە بەردەم ڕۆژنامەنووسانی سنووری لقەکەی ئێمەدا نییە، بەڵام خۆشبەختانە ئەو ژمارەی پێشێلکاری و تونند و تیژەی کە لە بەرامبەر ڕۆژنامەنووسان دەکرێت ڕەنگە لێرە کەمتر ژمارەکەی کەمتر بێ کە ئەمەش بۆ ئێمە مایی خۆشحاڵیە و دەتوانم بڵێم من خۆشحاڵم بەو تۆمارانەی کە لە لای ئێمە کەمترین تۆماری پێشێلکاری دەکرێت و ڕۆژنامەنووسانیش تا ڕادەیەکی باش من ناتوانم بڵێم زۆر توانیویانە مافی بەدەستێنانی زانیاری دەستەبەرکەن بۆ خۆیان. ئێستا کاک برایم بەشێک با بڵێن لە میدیاکان بۆ پێیکە لەلایەن کەرتی تایبەتەوە یاخود خاوەنددارێتی تایبەتیان دەگەڕێتەوە بۆ کەسێ یاخود بازرگانێک جۆرێک لە جۆرەکان با بڵێن هەموو بابەتێک دەخەنە سەر شاشەکان و با بڵێن جۆرێک لە جۆرەکانیش میدیا هەندێک جار
دڵە ڕاوکەی لای خەڵک دروست کردووەوە هەموو بابەتێک دەخاتە سەر با بڵێن تەلەڤیزیۆنەکان پێتان باش نییە جۆرێک لە سانسۆر هەبێت لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە لەسەر هەر بابەتێکی ڕۆژنامەوانی هەر بابەتێک کە ڕۆژانە لەسەر شاشەی تیڤیەکان پێشکەشەکرێت و کاردانەوە و ئافتەر ئیفێکتی لەسەر خەڵک ئەبێ دواتر ئێمە وەکو سەندیکای ڕۆژنامەنووسان بە هیچ شێوەیەک لەگەڵ دانانی سانسۆرانین چونکە خۆی لە خۆیدا سانسۆر پێشێلکردنی ئازادی ڕادەربڕینە بەڵام کە کاتێک ئێمە داکۆچی لەوە دەکەین کە پێویستە ببوورە کاری ڕۆژنامەیی بە پیشەیی بکرێ ڕۆژنامەنووسان تەنها ئەوانە بن کە کاری ڕۆژنامەیی یەکەن ئەگەر ئەم بەندەی ئێمە چووە بواری جێبەجێکردنەوە ئەو کاتە ڕۆژنامەنووسان بۆ خۆیان دەتوانن مامەڵەیەکی پیشیانە لەگەڵ پیشەکەی خۆیان بکەن کەمترین بەرکەوتەمانە بێ لەو دیاردانی کە ئێستا لەناو میدیای کوردیا هەیە زیاتر مەبەستەکەم لەوەیە هەز ناکەی میدیا هەموو شتێکە خاتە سەر شاشەوە هیچ با بڵێن فلتەرێک نییە پێدا تێپەڕ بەڵێ ئێستا ئێمە بۆ خۆمان کەم تا زۆر ئاگاداری ئەو مەسایلانین وەوە کاریگەریی خراپیشان لەسەر ڕەوەندی با بڵێن لەسەر کۆمەلگای کوردی داناوە بە تایبەت لە سەردەمی کۆرۆنایە کە دەتوانم بڵێم حاڵەتێکی نەفسی خراپیان دروست کرده بوو وەک وتم ئەمە قابلی ئەوەیە کە تۆ دراسی لەسەر بکەی کە نێڵی جارێکی تر ڕووباتەوە بەڵام کاتێک کە ڕۆژنامەنووسەکان بە پیشەیی مامەڵە لەگەڵ کاری خۆیان دەکەن دەتوانین زاڵیش بن بەسەرم کێشەیە بابینەوە سەر لە خەکەی خۆتان کاگی برایم ئێستا لە خیاڵەبێ سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان چەند ئەندامی هەیەەوە لە ماوەی ڕابردوودا با بڵێن جۆرێک لە گرفت هەبوو لەسەرم لە خار کێشەکانی گەشتون بەشی بۆی کە وەکو سەرجەم لقەکانی تر مامەڵەی لەگەڵات ئێمە وەکو لقی هەڵبجەی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بە هەوڵ و هیمەتی چەند کەسێکی دڵسۆز لە بوارەکە لە 1/3/2007ەوە بە ڕێکەوتنێکی اتفاقێکی حیزبیانە با بڵێن لقەکەمان ئەنجام درا بەدەر بوو لقی ئێمە بەدەرە لە وەکو لقەکانی تر نییە لەسەر ئەساسی انتخابات هەیئەتەکەی پێگاتبێ لەو کاتەوە تاکو ئێستا توانیمانە چەندین خولی تایبەت بە بواری ڕۆژنامەنووسی بۆ ڕۆژنامەنووسان بکەینەوە یا بۆ فێرخوازان بکەینەوە سەرباری ئەوەش توانیمانە چەندین چالاکی جۆرا و جۆر ئەنجام بدەین بەداخەوە ئێمە ئەم ساڵ بۆ یادی 122 ساڵەی ڕۆژنامەگەری کوردی بە نیازی چەندین چالاکی بوون لەوانە بەسەرکردنەوەی خێزانی ئەو ڕۆژنامەنووسە کۆشکردووانە و ڕێزێنان لێیان و ڕێزێنان لە ژمارەیەک لەو ڕۆژنامەنووسانی مەیدانیان کە لە سەردەمی کۆرۆنا کە دەورێکی کاریگەریان هەبوو دواتر کردنەوەی پێشنگای ڕۆژنامەنووسی و سیمینارات و چالاکی تایبەت بەڵام بەهۆی ئەم زلوفە تایبەتی کە بەسەر هەرێمی کوردستان هات نەمانتوانی بەداخەوە ئێمە ناتوانین بڵێن توانیمانە چارەسەری هەموو کێشەکانمان بکەین تا ئێستاش ئێمە بەدەست هەندێک کێشەوە دەناڵێنین بە تایبەت کێشەی دارایی و دووش هەندێکی شوکاری ئیداریمان ماوە نەمانتوانیەوەی شوکاری ئیداریانە جێبەجێ بکەین وەکو نەگەڕانەوەی فعیلی ئەندامێتیمان کە ئێمە ژمارەیەک لە ئەندام تا ئێستا داوای ئەندامێتیان کردو نزیکەی بۆ دەمانگ دەچێت لە ئەنجومەنی باڵایە هێشتا نەگەڕاوەتەوە و بۆ خۆشت دەزانی ئەندامانی ئێمە پەرچوبڵاو بوون هەوڵێکی زۆر دەدەین لە بەسەر ئەو ئەندامانەی کە لە سنووری لەقی سلێمانی و لەقی دووهۆکن توانیمانە ژمارەیەکی باشیان بژێڕینەوە تا ئێستا نزیکەی 6 ئەنداممان هەیە سپاس بۆ ئێوەش بۆم دەرفەتە بەڵێ ڕێبین ئەمە زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای هەڵەبجە و بە هیوای سەلامەتی بۆ هەموو ڕۆژنامەنووسان من ئەگەڕێم وەلایەوە زۆر سپاس بۆ هاوکارمان فەرحان هەمەخان و بەڕێز برای مەورامانی لێپسراوی لقی سەندیکای لقی هەڵەبجەی شێدی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان زۆر سپاس کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵمان بوون دەچینە هەولێر لە پارێزگای هەولێرەوە سەربازمان لەگەڵایە سەرباز ڕۆژ باش ئەمڕۆژ هەواڵە گەرمەکان لە هەولێرن دوو کۆبوونەوەی گرنگ هەیە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی کێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە بارگای مەکتەبی سیاسی کێتی نیشتیمانی کوردستان و کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئێوە چ زانیاریەکتان لایە لەسەر ئەو کۆبوونەوەنە؟ بەڵێ ڕێبنیار سڵاو لە تۆ لە سەرجەم بینەرانی گەلی کوردستان سەرەتا پیرۆزبای خۆم ئاراستەی سەرجەم ڕۆژنامەنووسان و هاوکارانمان دەکەین بە بۆنەی ساڵۆگەری 122 ساڵەی ڕۆژنامەگەری کوردی دیارە ساڵانە لەم یادەدا لە شاری هەولێر چەندین ڕێو ڕسم و با بڵێن چالاکی بە بۆنەی ساڵۆگەری با بڵێن ڕۆژنامەی کوردی بەڕێوە دەچوو و بەڵام ئەمساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە هیچ چالاکیەک و هیچ بۆنەیەک بەڕێوە ناچێت تەنها ئەوەی کە هەیە لقی
هەولێری سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بەیاننامەیەکی بڵاو کردوێتەوە تێدا وێڕای پیرۆزباییکردن لە ڕۆژنامەنووسان لە هەمان کاتە داواش دەکات چی دیکە ڕۆژنامەنووسان پێشێرکاریان بەرامبەر نەکرێت و دەستگیر نەکرێت لە هەمان کاتە داوای جێبەجێکردنی یاسای کاری ڕۆژنامەنووسی دەکات یاسای ژمارە 35 ساڵی 2007 وەروە داواش دەکات ڕۆژنامەنووسان پابەندی ئیتیک و یاساکانی ڕاگەیاندن بن ڕێبنیار بەلەوە خۆ دوتت ینی ئەمڕۆ هەولێر چەند کۆبوونەوەیەکی گرنگی تێدا ئەنجام دەدرێت سەرەتا لە سەعات 11 بڕیاروایە کە ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەیەک لە ڕێگای ڤیدیۆ کۆنفرانسەوە بەڕێوە ببات کە تێیدا تەوەری سەرەکی یان کارنامەی سەرەکی کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیران بریتێ لە با بڵێن گفتوگۆکردن لەبارەی دەرەنجامی ئەو کۆبوونەوەی کە وەفدی هەرێم چوو سەردانی بەغدای کردبوو ماوەی 3 ڕۆژ بوو لە بەغدا بوو کۆبوونەوەکەی ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران تایبەتە بە دەرەنجامی کۆبوونەوەکەی وەفدی دانوستانکاری هەرێم لەگەڵ بەغدا ئەوە دەرەنجامەکان تاوتوێ دەکرێن و گفتوگۆیان لەبارەوە دەکرێت هەر ئەمڕۆ بڕیاروایە سەعات 11 لە بارگەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان لە شاری هەولێر یەکێتی نیشتمانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ وەفدێکی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەوە کۆبوونەوەکەی ئەمڕۆی نێوان هەردوولا چەند تەوەرێک لە خۆ دەگرێت لەوانە پەیوەندیەکانی نێوان پارتی و یەکێتی و هەروەها گرجەکانی ئەو دوایی کە لە زینی وەرتێ لە نێوان با بڵێن بردننی هێزەکان بۆ زینی وەرتێەوە کێشەکانی ئەم دوایی کە لە زینی وەرتێ ڕووداوە ئەمانە گفتوگۆی با بڵێن تەوەری سەرەکی گفتوگۆکە دەبن هەروەها پێکەنانی کابینەی نوێی حکوومەتی عراقیش لە کۆبوونەوەکەی ئەمڕۆی مەکتەبی کۆبوونەوەکەی ئەمڕۆی مەکتەبی سیاسی هەردوو لە قسە و گفتوگۆی لەبارەوە دەکرێت و جیاواز جگە لەوەش ڕێبینیار با بڵێن وەزارەتی شەهیدانی حکوومەتی هەرێمی کوردستان داوا لە زیندانیانی سیاسی و هەروەها داوا لە ئەو کەسانە دەکات کە با بڵێن لە ڕابردوودا مینحیان وەرگرتووە و ماوەی 10 ساڵیان تەواو نەکردو داوا دەکات لە بەیانی پێنجشەمەوە سەردانی باخەکانی تایبەت بە مینحەی زیندانی سیاسی و با بڵێن ڕاجیداوانی سیاسی بکرێت کە ئەوان سەردانی باخەکان بکەن بۆ وەرگرتنی مینحەکانیان هەر ئەمڕۆ دوای ئەوەی کە ژووری با بڵێن ئۆپراسیۆنەکانی پارێزگای هەولێر کە دوای دوێنێ کۆبوونەوەیەکی ئەنجامدا ئەمڕۆ بڕیاروایە کە سەرجەم نۆڕینگەکانی پزیشکی بکرێنەوە لەمڕۆ دەست بە کاری خۆیان بکەنەوە بەڵام پێویستە پابەندی ڕێنمایەکانی تەندروستی بن و لە با بڵێن کەمتر لە 15 نەخۆش زیاتر وەرنەگیرێت لەمڕۆ بڵێن دەست بە ئیشکارەکانی خۆیان دەکەنەوە و ئەنی جگەلەوە هەر سەبارەت بە با بڵێن قەدەغەی هاتوچۆ و پابەنود بە ڕێنمایەکانی تەندروستی پارێزگای هەولێر بە قۆناغ ڕێنمایەکانی شل کردوێتەوە و ڕێگەی داوە کە بەشێک لە کاسبکاران لەمڕۆ با بڵێن دەست بە ئیشوکارەکانی خۆیان بکەنەوە و لە ئێستادا وەک لە وێنەکانیش دیارە کە هاتوچۆ لە شەقامەکانی هەولێر تا ڕادەیەک ئاسایی بۆتەوە و دوای ئەوەش کە تاوەکو 23 مانگ بێگومان تاوەکو 25 مانگ قەدەغەی هاتوچۆ هەر بەردەوام دەبێت بەڵام وەگوتم یعنی بە قۆناغ شل کراوەتەوە دوای ئەوەی کە 23 مانگ بەڵێ بێگومان ینی وەک پارێزگای هەولێر ئاماژەی پێدا لە دوای 23 مانگەوە بەشێک لە بازاڕەکان و کاسبکاران ڕێگەیان پێدەدرێت کە بگەڕێنەوە سەرکارەکانیان و ژیان ئاسایی بێتەوە بەڵێ ڕێبینیار سەرباز ئەمە هەر زیانەی زیاترم پێ بدەیت لەسەر بابەتی کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیران ئێستا نزیکەی چ ڕۆژ تێ دەپەڕێت موچە دابەش نەکراوە هیچ قسەیەک لەسەر دابشکردی موچە هەیە زانیارێکت هەیە لەسەر ئەوە لەسەر بابەتی ڤایرۆسی کۆرۆنا لە چەند ئێستا نەخۆش لە نێو نەخۆشخانەکانی هەولێر ماون ڕێبینیار سەبارەت بە کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیران بەپێی ئەو کارنامەیە کە هەیە لە ئێستادا کۆبوونەوەکە تایبەت کراوە بە با بڵێن گفتوگۆی نێوان وەفدی دانوستانکاری هەرێم لەگەڵ بەغدا بێگومان دیارە ئەم وەفدە ماوەی 3 ڕۆژ بوو لە بەغدا بوو و چەندین کۆبوونەوە و کۆبوونەوەی گرنگی لەگەڵ لێپسراوانی باڵای حکوومەتی عراقی وەروەها لەگەڵ سەرۆک کۆمار لەگەڵ وەزیری دارایی و هەروەها لەگەڵ سەرجەم لێپسراوە باڵاکانی حکوومەتی عراقی چەندی کۆبوونەوەی ئەنجامدا بوو دیارە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران دەرەنجامی گفتوگۆکان تاوتوێ دەکات و با بڵێن بێگومان کێشەی دابەزینی نەوت کێشەیەکی گەورەیە و هەم بۆ حکوومەتی عراق و هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش کە تاوەکو ئێستا بە خۆت ئاماژەت پێدا ماوەی 40 ڕۆژێک موچە دابەش نەکراوە بەڵام ئەمانە
یەکێک دەبێت لە خاڵەکانی گفتوگۆی با بڵێن دەرەنجامی گفتوگۆی وەفدەکەی هەرێم لەگەڵ بەغدا کە تێدا لە گفتوگۆکان ئاماژە بۆ کراوە کە دەبێت حکوومەتی عراقی پابند بێت بە ناردنی بەشە بودجەیە خود با بڵێن موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە بەرامبەریشدا حکوومەتی هەرێم پابند دەبێت بە ناردنی ئەو بڕەنەفتەی کە بۆی دیاری کراوە پابند دەبێت بە ناردنی ئەم بڕەنەوتەی کە بۆ هەرێمی کوردستان دیاری کراوە دیارە با بڵێن ڕێکەوتنەکان دووبارە دوای ئەوەی کە وەفدی هەرێم سەردانی بەغدای کردبوو دووبارە داڕژناونەتەوە و ئەمڕۆ گوتم یعنی کارنامەکە تایبەتە تەنها بەم خاڵی کە ئاماژەم پێدا لە ئەنجومەنی وەزیران جگەلەوە ڕێبنیانی بەپێی ئەو دەرەنجامانی کە پشکنیان بۆ نەخۆشەکان دەکرێت لە پارێزگای هەولێر ینی ڕۆژ بە ڕۆژ ژمارەی چاکبووەکان ڕوو لە زیادبوونەوە ماوەی چەند ڕۆژیش هیچ حاڵەتێک تۆمار نەکراوە ئەوەی کە هەیە لە ئێستادا نەخۆشخانەی پێشمەرگە لە شاری هەولێر لەبەرەوەی هیچ نەخۆشێکی تێدا نەما بوو ئەمە داخراوە لە ئێستادا تەنها نەخۆشخانەی ڕزگاری و نەخۆشخانەی ئیماراتی کراونەتەوە بێگومان لە ڕۆژانی داهاتوش وەک بەڕێوەبەری تەندروستی هەولێر ئێمە قسەمان لەگەڵ کرد ئاماژەی بۆدا لە ڕۆژانی داهاتوش نەخۆشخانەکان یەکێک لەم نەخۆشخانەدا دەخرێن و ڕۆژ بە ڕۆژیش وەگوتم ینی ئاماری چاکبووەکان ڕۆژانە خۆشبەختانە ڕوو لە زیادبوونەوە هیچ حاڵەتێکیش تۆمار نەکراوە تاوەکو ئێستا لە سنووری پارێزگای هەولێر. زۆر سپاس بۆ هاوکارمان سەرباز کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەولێر و لەگەڵمان نەبووی پیرۆزە لە یادی 122 ساڵەی ڕۆژنامەگەری کوردی پیرۆزە لە ئێوە و لە سەرجەم هاوکارانمان لە هەولێر بچینە بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمان بڕگەی ڕێنمایی وەرزشیە. یا ڕەوەندی حەمە کچکۆل ماستەر لە زانستی ڕاهێنان و مامۆستا لە کۆلێجی پەروەردەی جەستەی و زانستە وەرزشیەکانی زانکۆی سلێمانی. ئەمڕۆ کۆمەڵێک ڕاهێنانی تایبەتمان ئامادە کردووە بۆ کەسانی کە توانای جەستەییان کەمە و یاخود بۆ ئەو کەسانە بە تایبەتی گونجاوە کە خانمی ماڵن توانای چوونە دەرەوەیان نییە. پرۆگرامەکەمان بەم شێوەیە کە لە 8 مەشقی جیاواز پێکهاتووە هەر مەشقێک 30 سانیە بەردەوامە بین لەسەری و لە نێوان مەشقێک بۆ مەشقێکی تر 10 سانیە ڕێز وەرەگرین. لە تاوبوونی هەر خولێک دەتوانین یەک خولەک ڕێز وەربگرین و پاشان دووباری بکەینەوە بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک. Round 1. I've been watching you. Three, two, one, break. Three, two, one, go. Round 2. Good work. 3, 2, 1, go. Round 3. هیوادارم هەموو لایەک پابندی ڕێنمایەکان بن و کۆمەڵێک وەرزشی سادەیەکە لە ماڵەوە هەموو کەسێک دەتوانێت ئەنجامی بدات. ڕێپابندی ڕێنمایەکان بن بۆ ئەوەی هەمومان تەندروست بین و هەموو لایەک تەندروست بن. ئەم هەنگاو بە هەنگاو کە قۆناغەکان ئاسایی دەبنەوە ڕاستەوخۆ هەمووی ئاسایی نەکرێتەوە بەڵکو هەنگاو بە هەنگاو بێ. زۆر سپاس بۆ کۆی تاوە کوێسە بینەرمان بوون. سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان پێشکەشکردن. هەر تەندروست بن و خواتان لەگەڵ.